زۆر زۆر بەخێر بێن بەڕێزان من خۆشحاڵم لە خزمەتتانم لێرە من و کاک عەبدوڵڵا لە خزمەتتانە بین لێرە ڕاستیەکەی منەمەوێت سەرەتا زۆر سوپاسی برای خۆشەویستم کاک گۆڤا ئەحمەد بکەم کە زەمینەی سەفەری کاک عەبدوڵڵای ڕەخسان بۆ بەریتانیا بۆ هۆی بە حوکمی ئامادەکردنی ڤیزا و هاوڕەکانی تریشی کاگاراس و برادرانی ناو ڕێخای ڕۆشنبیرانی کورد و هەروەها ئەمەوێت دوای ئەو سوپاسی برای خۆشەویستم کاک حاجی دانا بکەم نازانم نەگەیشتۆ بۆ ناو مەجلیسەکە بۆ ناو کۆڕەکە کە دوێنێ شەو لوتفی کرد و داواتی کردی ماڵەکەی خۆی و لەوێ ژمارەیەکی زۆر خەڵک کۆبوونەوە و کاک عەبدوڵڵا قسەیان کرد پێکەوە مناقەشە کرا و مناقەشەی زۆر کرا لەسەر مەزەرانی کە ئێستاش باسێکەینەوە هەروەها سوپاسی هەموو بەڕێزان ناکەم کە ئامادە بوون لێرە ئێوە بەڕێستانی ئەوانەی دواتریش کە ئامادە بن لێرە ڕاستی یعنی قسەکردن سەبارەت بە ئەم کتێبی کاک عەبدوڵڵا و کە عەبدوڵڵا خۆشی ڕەنگە بۆ من هەر ئەو قسانە بکەمەوە کە پێش 6 مانگ لە وتارێکا باسم کردووە وتارەکە بڵاو بۆتەوە لە فەیسبووکی من و دواتر کراوە تا ڤیدیۆکە لە پیجی من هەیە لە پیجی کاک عەبدوڵڵا ژوازام هەر هەیە بەڵام هەر بەوەی کە من مەجلیسەکە تۆزە گەرم بکەم یا خۆت هەندێک قسە باس بکەم دواتر کاک عەبدوڵڵا قسە بکات و ئێوەش قسە بکەن بۆ مۆزوعەکە من هەندێک مۆزوعات هێنمە پێشەوە بۆی کە زمینەی قسەکردنەکە خۆشتر بێ یاخود گەرمتر بێ من پەنابەم بۆ دین چونکە ئاین کلتورێکی قوڵە لە ناو میلەتی ئێمە لە هەموو میلەتاندا نەک هەر میلەتی ئێمە و ئینسان دەتوانێت پەنا بەرێ بۆ ئاین بۆ ڕوونکردن بە بەستەکەی بۆ ئەوەی کە ئینسان بتوانێت پەیامەکەی بگەێنێ بەتابەت بۆ ئەم کتێبەی کاک عەبدوڵڵا کە من پێم شتێکی گرنگە پێم حەدەسێکی ڕووداوێکی گرنگە لە ناو نوخبەی ڕۆشنبیری و سیاسی کوردستانە قسەکەم بەوە دەست پێ یەکەم کە یەکەم وشە کە هاتوۆتە خوارەوە بۆ پێغەمبەری ئیسلام بەڵێ ئیقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق مثل بە سوورەی عەلەقە سوورەتێکی بەناوبانگی قورئانە کە مەفهومی قسەکە ئەوەیە بخوێنەرەوە ئیقرأ بخوێنەرەوە بۆی کە فێر بی کەواتە فێربوون مەسەلەیەکی ئەجگار گرنگە بۆ ئینسان کە ئینسان نەتوانێت فێر بێ ناتوانێت هەنگاو بنێ بۆ پێشەوە و دوای ئەم مەسەلەی خوێندنەوە و فێربوونە یاخود پەنابردن بۆ مەعریفە من دێمە باسکردن بە چەند خاڵێکی خێرا من تێپەڕم تێکست تەمەن دوای قورئان کە باز لە ئیقرا کە بە پێغەمبەر لە فێر بە بخوێنەرەوە جا قورئان دابەزیوە جگە لە قورئان بێگومان کتێبی تریش هەیە لە مێژووی بەشەرە یعنی قورئان یەکێکە لە کتێبە هەرە گەورەکانی بەشەر و من هەندێک کۆتیشن هەندێک اقتباسات بناوە لەسەر قورئان و لەسەر ئینجیل کە ئەمانە وەک تێکست توانی ویانە مێژووی بەشەر بگۆڕن بێگومان من مقارنە ناکەم لە بینی کتێبی کاک عەبدوڵڵای هاوڕێمان کە بێگومان کتێبێکی گرنگە لەگەڵ کتێبە دینیەکان بەسم تەنها ئەوەیە کە ڕوونی بکەمەوە کە تێکست چەند گرنگە بۆ هەنگاونان بۆ پێشەوە تێکست چەند گرنگە بۆ ئەوەی کە بەشەر بتوانێت خەتوەیەک هەنگاو بنێ لە تاریکی لەو زەمانە کە پێویستی پێێتی بێگومان هەر کتێبە لە سیاقاتی خۆیان گرنگە مەسەلەن کتێبی مەکاڤیلی کتێبێکی بەناوی میر هەموو زۆر بەتان ئەزانن تەبەن کتێبی میر کتێبێکە ئێستا کەسە بینووسە ڕەنگە خەڵک زۆر بە خۆستەری نەکا بەڵام لە سیاقی خۆیان لە زمانی لە قەرنی 15 و 14 کتێبێکی گرنگ بووە بێگومان ئەوترێ کتێبی میر مانیفێستی طەبەقەی بورژوازیە بۆ حوکمڕانی چونکە میر لە کتێبی میرە ئەڵێ بە طەبەقەی بورژوازی ئەڵێ لە هەندێک شوێنە ڕەیبە لە هەندێک شوێنە شێربە بە طەبەقەی بورژوازی و کاتە ئەڵێ کتێبێک تر هەیە بە ناوی خەباتی من کتێبی هیتلەرە هەمووتان تەوان بیریتانە زۆربەتان کتێبێکی گرنگە بۆ معنای ئەوەی بەڵام ئەو مانیفێستی فاشیزمە مانیفێستی وەحشیگەراییە مانیفێستی دڕندەییە کە تەعبیرەکە لە قۆناغێکی خەتەرناک لە مێژووی بەشەر ببرن مەقەس ئەخۆم ئەم کتێبانە کە من باسم کردن هەم میر و هەم کتێبەکەی هیتلەر کتێبی تریشێ بە هەمان سیاق قورسایی خۆیە مەسە کتێبێک هەیە بە ناونیشانی مدیتیشنز یاخود تێڕامانەکانی کابرایەک بە ناوی مارکس ئۆرلیوس کتێبێکی ئەخلاقیە باسەکە کە چۆن بەشەر بژیت چۆن بمرێ و چۆن حکمڕانی بکە و چۆن لە پرۆسەی ژیانیا بتوانێت ئینسانێکی بەسوود بێ ئەمانە کتێبی ئێژگار گرنگن مەسەلەن کتێبی تریشان کە لە کات و زمانی خۆیدا توانی بیانە گۆڕانکاری ئێژگار گەورە دروست بکەن
وبس من قسەکانی خۆم تەنها ڕوونکردنەوەیە کە من ێستا چەند اقتباسێک دێمەوە لە کتێبە گەورەکانی بەشەر ئەمە ڕوونی بکەمەوە جینا بێگومان کتێبە دینەکان کتێبی دینین یعنی ئەوە دینە و ئاینە و قورسایی خوانیان هەیە. سەبارەت بە ئینجیل ئیبراهیم لینکۆڵن کە خۆتان دەزانن کێیە، پیاوێکی گەورەی ئەمریکایە و یەکێکە لە سەرۆکۆمارەکان. لینکۆڵن وڵێ پێم وایە ئینجیل باشترین بەخشینی خوایە بۆ مرۆڤ. جۆرج واشنتن کە ئەویش پیاوێکی گەورەی ئەمریکاڵێ مەحاڵە حکمی جیهان بکرێت بەبێ خوا و بەبێ ئینجیل. ڤیکتۆر هوگۆ کە نووسەرێکی گەورەی فەڕەنسایە ئەڵێ بەریتانیا دوو کتێبی هەیە، ئینجیل و شەکسپیر. بەریتانیا شەکسپیری دروست کردووە، بەڵام ئەوە ئینجیلە کە بۆتە هۆی دروستبوونی بەریتانیا. ئەوە ئینجیلە کە بۆتە هۆی دروستبوونی بەریتانیا. دیسۆفسکی ئەڵێ ئینجیل کتێبی مرۆڤە. مادام مرۆڤ هەیە لەسەر ڕووی زەوی ئەم کتێبەش کتێبی ئەوە. نیوتن زانایەکی گەورەی فیزیکا بێگومان هەموو عالەمەی ناسێن ئەڵێ ئێمە کتێبی ئینجیل وەک فەلسەفەی هەرە باڵا سەیرەکەین. من لە کتێبی ئینجیلدا نیشانەکانی ڕەسەنایەتی زیاتر بینیم لە هەر کتێبێکی مێژوویی. لە ئینجیلدا ڕەسەنایەتی بینیم لە هەر کتێبێکی تری مێژوویی. کەسێکی نەناسراو ئەڵێ کتێبی پیرۆز یعنی ئینجیل ڕێگریەکە لە تاوان و گومڕایی یان گومڕایی و تاوان ڕێگریەکە لە بینی ئەم کتێبە. ئین کەسەکە گومڕاز بوو ئەم کتێبە نابینی ئیتر یانی. قورئانی پیرۆز کە بێگومان قورئان پێویست ناکات ئینسان وەسفی بکە، ئەوە گەورەیە. لە قورئان هاتووە ئەڵێ لەقەد ضربنا للناس في هذا القرآن من كل مثل لعلهم يتذكرون. غاندی ئەڵێ گەیشتومەتەوە بڕواایە کە ئیسلام بە حکمی شمشێر بڵاو نەکراوەتەوە، بەڵکو کاریگەری قوڵی قورئان لەسەر دڵی خەڵک. قورئان ئەنی خۆشەویستی ئیسلامی دروست کرد بۆ خەڵک. گۆتە شاعری گەورەی ئەڵمان، نووسەری گەورەی ئەڵمان، فەیلسوفی گەورەی ئەڵمان ئەڵێ قورئان کتێبێکە کاریگەریەکەی بەسەر ناچێت، هەرچەند بیخوێنیتەوە زیاتر سەسام دەبیت پێی. سەرەتا تووشی سەفڕمان دەبیت، دواتر دڵ ڕاکێشێت و سەرنجام احترامی خۆی فەرزەکە. لا مارتینی مێژدونوس ئەڵێ گەورەترین کاریگەری ئەخلاقی قورئان ئەوەیە کە پرەنسیپی یەکبوون و یەکسانی نێوان ئینسانەکانە چاندووە. تۆلستۆی قسێکی زۆر بەڕاستی کاریگەری کردو کە من زۆر سەرسام بوو پێی. ئەڵێ بە دڵنیاییەوە ڕۆژێک دێت کە سەرانسەری جیهان دان بۆ دەئانێن کە قورئان کتێبی خوایە و ئاینی ئیسلامیش ئاینی حەق و ڕاستیە. بگوڵام من نامەوێت تەبلیغاتی دینی بکەم، بەڵام مەبەستم لە ئەوەیە کە کتێب و تێکست چەند گرنگە. مستەفا مەحموود باس لەوە کە لە قورئان تاقە کتێبە کە دەست دەخاتە سەر برینەکە و نەخۆشیەکە دیاری ئەکات، اینجا چارەسەر وەسفەکات و قورئان دەستوری ژیانە. محەممەد غەزالی ئەڵێ قورئان بۆیە دانەبەزیوە کە لەسەر مردووەکان بخوێنرێتەوە، بەڵکو بۆ ئەوەیە کە لەم جیهانەدا کاری پێ بکرێت. بەڵێ من بێگومان مەبەستم لەوە بوو کە لەم قسانێک کە کردم ئیشارە بۆ بکەم کە تێکست مەسەلەیەکی گرنگە لەم زەمانەی ئێستای کە بێمەوە کتێبی کاک عەبدوڵڵا کە وەکو باسم کرد. من پێشتر مقالێکم لەسەر نووسیوە لە مانگی کۆتایی مانگی 5 بڵاوبووەتەوە و دواتر بوو بە ڤیدیۆ. گەنجێک لە کوردستانە دوای 4 ساڵ پەرلەمانتاری، دوای شکستی جوڵانەوەیکی گەورەی وەکو بزنەی گۆڕان، دوای شکستی ئەو پرۆسەیە کە لە کوردستان وەکو ئۆپۆزیسیۆن هاتە پێشەوە، زۆر خەڵک گومڕا بوون، زۆر خەڵک تەسلیم بوون، زۆر خەڵک ڕوویان کردە نازانم بڵێم چیە، ڕوویان کردەوەی کە خۆیان بفرۆشن بە جۆرێک لە جۆرەکان بە دەسەڵاتی سیاسی. ئەوە خەڵکانێک تر حتاوتیان کە بە ئەسم معارەزە بوون غەڵەتە. کەسێک دێت تێبگە نووسەیە باس لە فیزیک ناکە. ئێستا ئەوە گرنگە، یعنی هەموو ئەو کەسانی کتێب بەنووسن باز لە بەشێکی بچووکی ژیانی ئینسانەکەن، فیزیایە، چیمیایە، نازانم زەراعەتە. ئەم کتێبی کاک عەبدوڵڵا باسەوە ناکە، باز لەوە کە چۆن دوو مەقۆلەی گرنگی ژیانی بەشەر بەرەو ڕووبینەوە، ئەویش عیبارەتە لە ئازادی و عەدالەت. ئەم دوو مەسەلەیە بەشەر شەڕی بۆکە، ئازادی و عەدالەت. ئەنجا ئازادی خۆی فەرعی هەیە،
ئازادی ڕۆژنامەنووسی، ئازادی جل لەبەرکردن، ئازادی سەفەر، ئازادی ئەوانی کە بەشەر پێویستی پێێتی و عەدالەتیش بێگومان زۆر دۆری هەیە. عەدالەت ئایا عەدالەتی مطلقە، ئایا عەدالەتێکی نیسبیە، ئایا عەدالەتێکە کە سۆسیالیستیە، ئایا عەدالەتێکە کە لە بەرامبەر قانون عادلانەیە. یعنی ئەم دوو مەقۆلەیە کە تەفسیرێکی زۆر تەفسیر هەڵەگرێ، بەڵام شەڕی بەشەر بە شێوەیەکی گشتی بۆ ئەم دوانەیە. کاک عەبدوڵڵا هاتووە باس لەمە ئەکا، ئەڵێ کاکە ئەمە دۆخی کوردستانە، ئەمە ئەو ژیانەیە کە ئێمە تیاین و ئەمە ڕێگا چارەسەرەکانە کە ئەم پێشنیارێکە کە گەنجی ئەم وڵاتە، مرۆڤی ئەم وڵاتە ڕوبەڕووی بێتەوە. بە تەسەووری من لە فەزایەکی سیاسی تاریک و ناخۆشە کە وڵاتی ئێمە ڕوبەڕووبێتەوە، لە فەزایەکە کە هەموو کەس خەریکی خۆیەتی، هەموو کەس خەریکی یا بڵێن زۆربە خەریکی ئەوەیە کە خەریکی ژیانی خۆیەتی سەری کەس کردو بەرەو ژیانێکە ئایا گۆڕانکاری پێویستە لە وڵاتەدا. ئێستا باسەکەی ئەڵێ دەسەڵات کەم و کوڕی هەیە، ئەڵێ نەخێت دەسەڵات قەیناکە، ئۆپۆزیسیۆنیش هێستا کەم و کوڕی هەیە، ئێستا متمانە بە معارەزەش نەماوە. ئەڵێ فڵان کەس معارەزە دە کەس دەڵێ کاکە نەخێرەوی ژۆڵا لەژێرەوە خۆی فرۆشتووە. یعنی فەزایەک ڕەنگە ڕاستیش نەبێت، ڕەنگەوە ڕاست نەبێت. هاوڕێی ئێمە هاتووە کتێبێکی نووسێ لەو بارەیەوە کاڵە کاکە ئەم دۆخە بگۆڕین بەم شێوەیە کە لێ کتێبەکە باسی کردەکەم پێم وایە ئەکرێ سعاتێک نیو سعات 40 دقیقە یا زیاتر، چۆن پێتان خۆشە لێرە قسەی لەسەر بکەین. من بەڕاستی سەرسام بە ئەم هاوڕێم کە ئێمە ڕەفیقینەوە 20 ساڵە تقریبا لە بستنەوەی گۆڕان و دوای گۆڕان هەر پێکەوە بووین، بەڵام تەسەووری من وایە بۆ دۆزینەوەی سەرکردەی تر بۆ جوڵانەوەی سیاسی کوردستان، بۆ ڕێخستنەوەی گەنجی ئەم وڵاتە کە بەڵێ ئومێدێک هەیە لە هەندەران یاخۆ لە کوردستان، بۆ ئەوەی کە بتوانرێ باس لە قیمەتی فکر و ئایدۆلۆژی بکرێ، بۆ ئەوەی کە بتوانێت پێکەوە کۆبینەوە و باس لە ئایندە و ئێستای وڵاتەکەمان بکەین، ئەم کتێبە پێویستە. بۆ پێویستە چونکە وەک باسم کرد باس لە ئەوە ناکە مەقالێک نییە نووسرا بێ بۆ ئەوەی کە لە زانکۆیەکە هینی پێوە بگرن، پارەی پێوەرگرنەوەی کە مەقالە نووسن لە زانکۆکانە یاخۆ لە ڕۆژنامەکانە. ئەمە کتێبێک نییە بۆ بەخشیشی ڕۆژنامەکەی نووسرابێ، کتێبێک نییە بۆ ئەو نووسرابێ لە زانکۆیەکە پلەکەی پێبەرزکەنەوە. ئەمە کتێبێکە بۆ جەدەل. ئەوەمان بیر نەچێ، من لە وتارەکەشە باسم کردو کاتی خۆی کە کاک عەبدوڵڵا نایە وڵاتەکە بڕوخێ. ئەم کتێبە کتێبی ڕوخاندن نییە بە هیچ شێوەیە، بە هیچ شێوەیە کتێبی ڕوخاندن نییە بێوێ دەسەڵاتی سیاسی کوردستان نەمێنێ و بە شێوەی فەوزا ڕوبەڕووی بێتەوە یاخود بە شێوەیەکە ئەم وڵاتە تێک بچێ نەخێت. ئەساسی کتێبەکە باس لە دروستکردنی ئینسانێکی تازەکە لە وڵاتە کە چۆن خۆی پەروەردەکە. خۆتان نەزان ئێستا لە دنیای فکر و معریفەی ئەوروپاشە شتێکە بە ناوی سێڵف هێڵپ، خۆ پەروەردەکردن. بەڵام ئەو خۆ پەروەردەکردنی کە لە ئەوروپا مۆدێلیەتی لەگەڵ ئەمە جیاوازە. ئەوەی ئەوروپا باس لە خودی خۆ دەکات کە چۆن بانە لە خەوەڵاستی چۆنەچی وەرزشی بانیانەکەی چۆن خواردنەکانت چی بێ، ئەمە باس لەوە ناکە. باس لە شێوازێکتر لە ژیانەکە کە لەم وڵاتی ئێمەدا سیستەمەکە بەم جۆرەیە، تەبەقەی دەسەڵاتداری سیاسی بەم جۆرەیە، لیبرالیزمی نوێ لە کوردستان بەم جۆرە کە لە کاتی خۆی لە مەدرسەی شیکاگۆ لە ئەمریکا کرا، لە کوردستان بەم جۆرە تەنفیزەکرێ. تەفاسیلی ژیانی سیاسی و ئابووری کوردستان باس کراوە و چارەسەرەکانیشی لە دیدی خۆی باس کردووە. من هەست دەکەم ئەوەندە بەسە من قسە بکەم سەبارەت بە کتێبەکە و کاک عەبدوڵڵا خۆشی لێرەیە و من بە ناوی ئێوە شەو دیسان بەخێراتری ئەوە کەم پێم وایە من حەقی خۆم قسە کرد و سوپاسانەکەم دیستانی وەش بەخێر بێن و سوپاس بۆ گوێگرتنتان. کتێبەکە ناوی مەشغەڵی ژیانەوەیە، ناومان ناوە کتێب بەس بە ئەسڵ پرۆژەیەکی سیاسیە. ناومان ناوە کتێب بەڵام پرۆژەیەکی سیاسیە. لەسەر بەرگی کتێبەکە نووسراوە کەسێتی باش، بزاوتی باش، حکومڕانی باش. کتێبەکە لە 300 و تقریباً نزیکەی 40 پەڕە پێک هاتووە، 19 بەشە و لە ناو کتێبەکە کۆمەڵناسی ئیشەکە، دەروونناسی ئیشەکە و ئابووری ئیشەکە، سیاسەت ئیشەکە، شەعر و ئەدەب و ئەفسانە ئیشەکە. و کتێبەکە بە جۆرێک لە جۆرەکان وەکو جەنابی کاک بابەکر باسی کرد، هەوڵێکە بۆ دەستنیشانکردنی برینە قوڵەکانی ئەم میلەتە گەلی ئێمە بە تایبەت و بە دیاریکراوی دەردی کوردبوون و لە ناویشا دەردی باشووری بوون، ئەو دەردەی کە لە باشووری کوردستان ئاگوزەرێ. هەوڵێکی ئەوەندەی توانیومانە هەوڵێکە بۆ دەستنیشانکردنی ئەو دەردە لە پاڵیا تەمان دەستنیشانکردنێکی ڕاشکاوانە هەوڵمان داوە ئەوەندەی پێمانەکرێت ئەوەی ئەوەندەی ئەیبینین
بەڕاشکاوی پەنجە بخێنە سەر برینەکان و ئەوەندەیشی زانیومانە و بیرمان لێ کردوێتەوە و کنە و پشکنینمان بۆ کردووە جۆرێک لە ساڕێژ جۆرێک لە دەرمان پێشکەشکەین وە میکانیزمی جێبەجێکردنی پرۆژەکە دەستنیشان بکەین و هەوڵمان داوە بە حکمیەوەی دەردەکە دەردێکی کوردیە هەوڵمان داوە چارەسەرەکەش چارەسەرێکی کوردی بێ پێمان وایە ڕاستە ینی وڵاتێکی وەکو بریتانیا وڵاتێکە طبعا ئەمیش کێشەی هەیە بەڵام وڵاتێکی پێشکەوتووە بەس تۆ ناتوانانی بڵێ وەڵا ڕێبازێکی دیاریکراو هەیە کە بریتانیای پێش خست ئەتوانین ئەم ڕێبازە ببینەوە لە کوردستان کاری پێ بکەین هەر کۆمەڵگەیەک لەگەڵ کۆمەڵگەیەکی ترا هەندێک خاڵی هاوبەشی هەیە بەڵام سەرنجام هەر کۆمەڵگەیەک خاوەنی تایبەتمەندی خۆشیەتی بۆیە تۆ لە نەتیجە ناتوانانی مانیفێستۆکەی مارکس ببیت لە هەرێمی کوردستانە یا ئەو ئەفکارانەی کە با بڵێ ماوسی تۆنگ لە سین کاری پێکرد یا ئەوەی کە غاندی لە وڵاتی خۆی یا ئەوەی خۆمەینی چی کرد یا کەمەلە ئەتاتورک چی کرد ئەمانە ببیت لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکەیت و کێشەیە و میلەتە چارەسەر بێ ئێمە پێمان وایە کە دەردی کوردبوون و دەردی باشووری ئەو دەردی کە هەمانە لە باشوور دەردێکی تایبەتە پێویستە بە دوای دەوایەکی بە دوای ماڵهەمێکی تایبەتی شابگەڕین بۆ چارەسەری دەردەکەی خۆمانەوە بۆیە لە ناو کتێبەکە هەوڵمان داوە لە 19 بەشە گرفتەکان دیاری بکەین گرفتی تاک گرفتی کۆمەڵگە گرفتەکانمان لە ئاستی و سیستمە ئابوورەی کە ئیشەکە لە ئاستی دینە چۆن دینێکە لە ئەساسە بۆ چارەسەر هاتووە بۆ میهرەبانی و بۆ خۆشەویستی هاتووە چۆن دین کراوەتە دەرد بۆ ئێمە چۆن دین ژەهراوی کراوە چۆن لە ڕێگەی دینەوە خەریکی فریودانن چۆن لە ڕێگەی دینەوە خەریکی دروستکردنی تاک و کۆمەڵگەیەکی با بڵێن تاک و کۆمەڵگەیەکن کە ستەمکاری قبوڵەکە کە داگیرکاری قبوڵەکە کە بێ ئیرادە ئەکرێ لە کاتێکا ئەسڵا مەسەلەن ئاینی ئیسلام کە دێ بۆ چییە بۆ ڕوبەڕووبوونەوەی جەهلە بۆ ڕوبەڕووبوونەوەی ستەمکاریە تۆ سەیرەکەی لە هەرێمی کوردستانە بە جۆرێک لە جۆرەکان مەسەلەن خێڵگەرایی بۆتە دەردێکی تر بۆ ئێمە لە 2025 بە شێوازێکی زۆر خراپ کار لەسەر خێڵگەرایی ئەکرێ بەرحاڵ لە ناو کتێبەکە قسە لەسەر ئەو دەردانە کراوە سەرنجام بۆ ئەوەی کە ئێوەی بەڕێز لە وردەکاری کتێبەکە تێبگەن کاک بابەکە هەرەوێ کتێبەکە بخوێننەوە بەڕاستی هەرەوێ بیخوێننەوە ینی ئێمە دانیشین ڕەنگە بتوانین بە 2 سەعات تەنها باسی بەشێکی بکەین وەڵامێکێک لەو بەشانەی کە لە کتێبەکەیە بەشێکە بە ناوی پشتی گەل کە تایە باسی ڕەوەندی کوردیەکەین ینی یەکێک لە بەشەکانی باسی ڕەوەندی کوردیەکە کە ڕەوەندی کوردی ئەو بەشە تەنها لە بەرچاوگرتنی تایبەتمەندی ڕەوەندی کوردیە گرنگی ڕەوەندی کوردیە ئەگەرنا هەژدە بەشەکەی تریشی هەر پەیوەندی بە ئێوە هەیە هەر پەیوەندی بە کوردەوە هەیە بەڵام لە بەشی ڕەوەندی کوردیە هەندێک تایبەتتر باسی ڕەوەندی کوردی ئەکرێ لە هەندەران ئەو خەڵکەی کە وڵات کۆچیان کردووە تر بەهۆی بێکاریەوە بێ بەهۆی بێکارەباییەوە بێ بەهۆی ترسەوە بێ بەهۆی هەژاریەوە بێ لە ئەنجامی گەڕان بێ بە دوای ژیانێکی خۆشتر لە ئەنجامی گەڕان بێ بە دوای چوزانم کەرامەتێکی باڵاتر لە کتێبەکە باسمان کردووە ئەلێرە ئەگەر بمەوێ یەکێک لە بەشەکانی وەرگرم بۆەوەی قسەی لەسەر بکەم بەشی نیولیبرالیزم کاتی خۆی لە دوو شوێن طبعاً هۆڵندا و بریتانیا دوو شوێنن کە کاتی خۆی سیستمی سەرمایەداری تایە کاری کردووە بەڵام لەندەن و نیویۆرک دوو شارن کە تایە لە ساڵەکانی 1970کان سیستمی نەخۆشیەکە دۆزنەوە بۆ دەرمانەکە کۆمەڵگە نەخۆشەخەن بۆی دەرمانەکەیان قیمەت بکە لە هەرێمی کوردستانە سیستمی نیولیبرالیزم زۆر بە شێوازێکی هەرە مەترسیدار ئیشەکە کار لەسەرەوە کرێت ئەوە خۆتان ئاگادارن کامیلەی چاودێریە مەکتەبە زانکۆیە حتا باخچەی ساوایانە ئاوە غازە نەوتە هەرچی کە پەیوەستە بە ژیانی ئینسانەوە لە هەرێمی کوردستانە بەرەوەوە ڕابدرێ بە کۆمپانیەکان و ئەمە بە جۆرێک لە جۆرەکان دۆخێکی دروست کردووە کە
ئیتر تاکێک دروستەکە ئەم تاکە هەر خودی سیستمەکە تۆی هاوڵاتی ئەخاتە بەردەم تەنها بژاردەیەک ئەڵێ بڕۆ لە پێناوی پیاکردنی پارە دەست بۆ هەر شتێکە بەی بیکە فێڵەکەی دوو لە ڕووی ئەوە بێ ڕەوشتەکەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان و تیکتۆک خۆت ڕوتەکەیتەوە درۆەکەی کۆیلایەتی قبوڵەکەی گرنگ خێزانەکەت نییە گرنگ ئاینەکەت نییە گرنگ کەرامەتت نییە ئەستن مشوری دایک و باوک و هاوکۆڵە هاوشارەکان و مەخۆ گرنگەوەیە خۆت پارەت پێبێ پارەت هەبێ بۆی مۆبایلێکی جوان بکڕی پارەت هەبێ بۆی سەفەرێ بکەی پارەت هەبێ بۆ ئەوەی جلوبەرگەکانی جوان بێ شخصیت و کەسایەتی تۆ لەوانە چەند کەسێکی ڕازگۆی لەوایە ڤێرژنی مۆبایلەکەت چەنە لەوەیە چۆن ئەتوانی سیارەیەکی باشتر بکڕی لەوەیە کە تۆ بتانی ماڵەکەت جوانتر بێ قەنەفەکە مانگی ساڵی جارێ قەنەفەکانە بگۆڕی ئەم سیستمە ئەگەر لە بریتانیا لە لەندەن و لە ئەمریکا جۆرێک لە یاسا و ڕێسای بۆ دیاری کرابێت جۆرێک لە سنووردار کرابێ ئەوەی کە پێوتە نیولیبرالیزمی گەمارۆدرا و لە هەرێمی کوردستانە زۆر بە خەتەرناکی ئیشەکە کارەکە بە شێوەیەک پارک بدەن بە بیکەن بە شوقا ئەنواعی شوقە دروستەکرێ خانوو دروستەکرێ بۆیە بە شێوەیەک لە شێوەکان ئەم سیستمە کۆمەڵگەیەکی بەرهەم هێناوە بەشێکی زۆر کەمی دەوڵەمەنێکی ناشەرعی کە لە کتێبەکە باسمان کردووە بەشێکی گەورەی کۆمەڵگەیەکە هەژارە بەڕاستی هەژارە ئیتر لێرەوە لە ناو ئەم سیستمە ئەوەی کە پێ ئەوترێ ماف ئەوەی کە پێ ئەوترێ مافی مرۆڤ ئەم مافە گرێدراوی مرۆڤبوونی تۆ نییە تۆ لەبەر ئەوەی مرۆڤی ئەبێت تەندروستیت پارێزراو بێ تۆ لەبەر ئەوەی مرۆڤی ئەبێ مناڵەکەت بچێتە مەکتەب ئەگەر پارەت هەیە یا پارەت نییە مرۆڤبوونت مافت پێدا بەس لە ناو سیستما مرۆڤبوونت مافت پێ نادا پارەداربوونت پارەت هەبوو نەخۆش کەوتی ئەتوانی بچی بۆ نەخۆشخانەیەکی کەرتی تایبەت لەوێ چارەسەری خۆت بکەیت مەسەلەن ئەگەرەک و نەخۆشیێکی قورس هەبوو پارەت هەبوو یا تووشی حادیسەیەک و ڕووداوێکی سایارە هاتی پارەت هەبوو ئەتوانی بچی لەوێ لە نەخۆشخانەی مەسەلەن فڵان نەخۆشخانە بە پێدانی پارە مافی تەندروستی مافی ژیان بکڕیتەوە بۆ خۆت پارەت نەبووە سایە قوربان بڕۆ بمرێتەوە مادام پارەت نییە تۆ بێ بمری ینی مشکلێک چییە مناڵەکەت چەند خۆشەویستە گورچیلەی خەریکە ئەوەسێت مادەم پارەت نییە با بمرێ با ئەو دایک و باوکەر خۆشیان بمرن کەی گرنگە بۆی ئەو سیستمە بە جۆرێک لە جۆرەکان ئیتر ئەوەیەک خۆ ینی هەمووان پارەیان پێ نییە هەمووان پارەیان پێ نییە دایک و باوکێکی هەژار خۆیان نەخۆشن ناڵەکانیان نەخۆشن پەنابن بۆ کۆمپانیایە کە کۆمپانیاکە داهاتەکەی بە دزی و ڕاوڕوت کۆ کردوێتەوە ئەم خێزانە ئەم پیاوە چێ ئەپاڕێتەوە لە دەوڵەمەنێک لە کاکە پارەم بەرێ بۆ خاتری خوا بۆی مناڵەکەم نەمرێ سەیریکە یان ئەبێ مناڵەکەت لە دەست بدا یا ئەبێ لەسەر تەلەڤیزیۆن کەرامەت بفرۆشی واتە تۆ لە نەتیجە یا بە شێوازێکی معنەوی ئەمری ئەو کوژن یا بە شێوازێکی مادی فیزیکی ئەمری بۆیە سیستمێک لە هەرێمی کوردستانە کارەکە سیستمێکی هەرە خەتەرناکە لە بواری ئابووریە و گرفتی هەرە گەورە شەوەیە لە شوێنێکی وەکو لەندەنە لە شوێنێکی وەکو بریتانیا و وڵاتانی ئەوروپا کە سیستمی نیولیبرالیزم کارەکە بە جۆرێک لە جۆرەکان دامەزراوەی دەوڵەتی کارەکە بەس لەوێ دامەزراوە نییە عەقڵیەتێکی خێڵگەرایی کارەکە سیستمەکە خۆی خەتەرە ئابووریەکە ئەی نەکەوتە دەستی بە دەوڵەتێکی مۆدێرن کەوتە دەستی خێڵ ئەمە لێرە ئەگەر خۆی سیستمە ئابووریەکە خەتەرە خێڵیش پەیڕەویەکە ئەو نێترش خەتەرناکە ئەی خێڵەکە خۆ هەڵگری بەهاو ئەخلاقە کۆنەکانی 100 ساڵ پێش ێستا نییە خێڵێکی دزیشە ستەمکاریشە دەوکەواتە وەرە سیستمە ئابووریەکە خۆی خەتەرە خێڵیش بەڕێوە با خێڵەکەش دزە چی دروسە بێ ئەو سیستمە ئابووریە دروسە بێ کە هیچ ڕەحمیتیانە نە ژینگەی پێگرنگە نە مرۆڤی پێگرنگە نە نیشخاکی پێگرنگە نە ئاینی پێگرنگە جۆرێک لە مەلاو بۆ بەرهەمە هێنێ مەلایەکە تەنها مێزەرەکە و قسەکانی سەر بەخوایە گەرنا دڵ و دەروون و نان و گیرفانەکەی سەر بەدەسەڵاتەکەیە مامۆسایەکی زانکۆ بۆ بەرهەمێنێ مامۆسایەکە زۆر بە ئاسانی کەرامەتی خۆی ئەفرۆشێت لە پێناوی دەوڵەمەندبوونە هەموو شتێکەکە لە پێناوی بەدەستهێنانێ تاکێک هاوڵاتیەکی بۆ بەرهەمهێنێ ئەم هاوڵاتیت توانای ڕوبەڕووبوونەوەی نییە چونکە یەک کێشەی هەیە چونکە خراوەتە گۆشەیەکەوە تەنها پێویستی بەوەیە نانی هەبێت پێی بژی سەرقاڵە بەردەوام
ئەبێ پێداویستەکانی ژیانی خۆی دابین بکە بۆیە ئەم تاکە ئیتر خۆشەویستی بیرەچێتەوە ئەم تاکە دیموکراسی بیرەچێتەوە پاراستنی ژینگەی بیرەچێتەوە خەمی گشتی بیرەچێتەوە کارەساتەکە لەکوێیە ئەم سیستمە ئەگەر بۆ وڵاتێک کە نەوت و غازی نەبێ ئاساییە بەڵام بیرتان نەچێ هەرێمی کوردستان وڵاتێکی دەوڵەمەنە بە سەروەتی سامانی نەوت غاز با کشت و کاڵ بە هەموو شتێک دەوڵەمەنە بۆیە ئەم سیستمە کە لە هەرێمی کوردستانە پەیڕەوەکرێن نەک ئاوادانی بەرهەم ناهێنێ ڕەنگە جادە بۆ بەرهەم بێنێ بەڵام مرۆڤێکی بەتاڵی بێ ئیرادە و لاواز کۆیلەیەکی مۆدێرن بۆ بەرهەمەهێنێ ئالێرەوە لە مەشخەڵی ژیانەوە کە ئەو سیستمی ئابووری ڕەدەکاتەوە دێ ئابووریەکی تری پێشکەشەکە ئابووریەک ناومان ناوە ئابووری ژیانەوە لە ئابووری ژیانەوە بە لە بەرچاوگرتنی پێکهاتەی ژینگەی وڵاتەکە سامانی سروشتی وڵاتەکە سەروەت و سامانی مرۆیی وڵاتەکە پێتەڵێ قوربان نیولیبرالیزم بەم فۆرمەی ئێوە دادی کۆمەڵگەی ئێمە نادات ئێمە وڵاتێکی دەوڵەمەنین نەبوونی سەروەت و سامان نییە کۆمەڵگەکەی هەژار کردووە نەبوونی حکومڕانیەکی باشە وای کردووە خەڵک هەژار بێ ئەگەر حکومڕانێکی باش لە هەرێمی کوردستانە هەبێ ئەکرێت سیستمێکی باشی ئابووری پەیڕەو بکرێ وەکەوەی کە ئێمە لە کتێبەکە لە مەشخەڵی ژیانەوە پێشنیازمان کردووە لە مەشخەڵی ژیانەوە پێشنیازی ئەوەمان کردووە ئێمە ئەبێ لە هەرێمی کوردستانە سیستمێکی ئابووری پەیڕەو بکەین لەسەر بنەمای دوو قاپ یاخود دوو بازدا دروست بووە قاپی یەکەمیان بریتیە لە پێداویستەکانی مرۆڤی هاوڵاتیانی خۆم کە غاز دەرەهێنی پێشەوەی بینێری بۆ ئەفغانستان و وڵاتانی دنیا جارێ غاز ڕاکێشە بۆ هاوڵاتیانی خۆت کە نەوت دەرەهێنی جارێ پێداویستەکانی هاوڵاتیانی خۆتی پێدابین کە لە قاپی یەکەمە پێت ئەڵێ ئەبێ سیستمی تەندروستی بەلاش بێ بۆ خەڵک چونکە پارەمان هەیە ناکرێت تەندروستی مرۆڤ مافی تەندروستی مرۆڤ گرێدراوی پارە بێ لە کاتێکا وڵاتەکەی ئێمە دەوڵەمەنە بۆیە لەم قاپە تەندروستیە بێ بەلاش بێ پەروەردە ئەبێ بەلاش بێ ئەمە شتێکی زۆر قورس نییە ڕژێمی سەدام حوسێن ئەمەیە کرد کە سوکاری ئێمە کە شۆڕشیان کرد دژ بە ستەمکارە ئێستا ستەمکارێکی تر هاتووە فۆرمێکی تر لە ستەمی بۆ هێناوی باشە هەر لە قاپی یەکەمە کە قاپی کۆمەڵگە و میلەتەکەمە پێویستە پێداویستەکانی وەکو ئەنتەرنێت پێداویستەکانی وەکو غاز پێداویستەکانی وەکو هاتوچۆ هەموو ئەو پێداویستەکانی وەکو کڕینی سەیارەیەک پێداویستەکانی ئەو پێداویستیانەی کە بۆ خێزانێک پێویستە ئەمانە بێ بە نرخێکی گونجاو بێ نرخی گونجاو چییە؟ نرخی گونجاو ئەو نرخەیە سەیری داهاتی هاوڵاتی بکە ئەبێ ئەو داهاتە ئەوەندە دەرفەتی کاری هەبێ ئەوەندە داهاتی هەبێ کە بتوانێ ئەو شتانەی پێ بکڕێ تۆ هاتیوی کارەبا گرانەکەی لەسەر خەڵک موچەی خەڵک نادەی خەڵک بەچی کارەبا بکڕێ کار نییە ئیش و کار نییە خەڵک بەچی کارەبا بکڕێ بەم زستانە من دڵنیاتانەکەم لە هەرێمی کوردستانە ماڵ هەیە توانای پارەی کارەبای نییە توانای نانی نییە دڵنیابن هەیە بەڕێزان توانای کڕینی غاز و نەوتی نییە تۆ ئەمە چۆن سیستمێکە هێناوتە بۆیە سیستمەکەی ئێمە لە قاپی یەکەمە باسی ئەوەکە شتێکەیە ناوی مرۆڤ شتێکەیە ناوی کەرامەت لە مەسەلەی کەرامەت پرسێک نییە گرێدراوی پارەی گیرفانەوەی بێ گرێدراوی مرۆڤ بوونتە پێداویستەکانی مرۆڤ ئەبێ بە جۆرێکدا دەستەبەر بکرێت دادپەروەریتیا بێ بۆ ئەوەی کەرامەتی تاکی ئێمە پارێزراو بێ ناکرێ منی پارەدار خاوەنی کەرامەت و خاوەنی مافم ئەوی تر کە پارەی پێنیتن کەرامەت و ژیان و تەندروستی و هیچ شتێکی نەبێ ئەمە چۆن سیستمێکە سیستمێکی تا ئاستێکی گەورە زاڵمانەیە بۆیە لە قاپی یەکەمە باسی ئەوەمان کردووە کە پێویستە پێداویستە سەرەکیەکانی کۆمەڵگەی ئێمە نەخرێتە بەردەم چەپۆکی کۆمپانیاکان ئەبێ پارێزراوە بێ دەوڵەت بیان پارێزێ طبعا ئێمە باسی زیادەڕۆیی ناکەین ینی بە هیچ جۆرە لەگەڵ زیادەڕۆییانین قاپی دۆمیان بریتیە لە قاپی تەعاملکردن لەگەڵ کەرتی تایبەتە لەگەڵ بازاڕی جیهانیە لەگەڵ بانکەکانی جیهانە فەرموو لەوی ترا خەڵکێکە ئێوێ داهێنان بکە وەکو ئێلۆن ماسک حەقی خۆیەتی داهێنان بکە کابرایە کۆمپانیایەک دروستەکە جادە دروستەکە حەقی خۆیەتی
بابیکایمە ئەم بە شەشم قاپەش قاپی کرانەوەیە بەڕووی دنیا قاپی پێشکەوتنە قاپی بیرکردنەوە داهێنانە بەڵام هەرگیز ناکرێ ئەم قاپی یەکەمیان کە قاپە گرنگەکەیە بیخەیتە بەردەسی ئەژدیهاکانی کەرتی تایبەت و خوێنی خەڵکی تیا بمژن بۆیە لە هەردوو قاپەکە ئێمە لەناو ئەو کتێبە پێمان وایە ئەم سیستمە لەسەر ئەم دوو پایە ئەتوانێت بچێتە پێشەوە وەمە خەون و خەیاڵ نییە خاکەکەی ئێمە دەوڵەمەنە هاوڵاتیەکانی ئێمە توانای کاریان هەیە هاوڵاتیەکانی ئێمە لە دوای ماندووبوون ستەمکارێکی سەربازی بگۆڕنەوە بە ستەمکارێکی ئابووری فەرقی نییە ستەمکارێکی عەرەب و فارس و ترک بگۆڕنەوە بە ستەمکارێکی کورد فەرقی نییە لە نەتیجە بیرتان نەچێت لە سەردەمی بەعسا ستەمکاری سەدام حوسێن ئیرادەی پێداین هێز و هیوای پێداین ستەمکاری ئەو دەسەڵاتە ئەو سیستمی کە لایوە کارەکە بێ هیوامانەکە ئەمان کوژێ ئینتیمامان بۆ خاک و نیشتیمان نایەڵێ بۆیە بێکێک لە بەشەکان قسەکردنە لەسەر ئەو بابەتە لەسەر پرسی ئابووری و طبعاً وەکو وتمە من هەندێکیم باس کرد هەلە خودی ئەو بەشە بەشێکی گەورەیە بەشێکی تری کە باسی ئەەکەم بۆتان بەشێکە کە پەیوەستە بە پرسی دینەوە لە هەرێمی کوردستانە وەکو وتمان دین خۆی لە ئەساسە هەموو ئەو دینانە بە جۆرێک لە جۆرەکان جۆرێک بۆ لە شۆڕش بۆ ڕزگارکردنی میلەتان بۆ ڕزگارکردنی ئینسان لە سەردەم و سیاقی خۆیە بەڵام ئێستا ئێمەی کورد بەگشتی و کوردی باشووری کوردستان لە شوێنێکی تری شاوتومە ئەو جۆرە لە دینداری کە کارەکە لە هەرێمی کوردستانە ئەو جۆرە لە دینداری کە کاریگەری هەیە کە میدیا خێتە خزمەتی کە پارەی تیا خەرجەکرێ کاکەم من خۆم دیندارم یعنی لە عایلەیەکی دیندارم و ئەوانە ئیلتیزام هەیە بەس ئەو جۆرە لە دینداری کە ئیشەکە دینێک نییە کە پەیوەندی بەخواوە هەبێ ئەو پەیام هەڵگری ئەو پەیامانە بێ کە کاتی کە بۆ مرۆڤایەتی و بەوانە هاتووە دینێکە ئاوێتە کراوە لەگەڵ ئەجەندای ئەوی تری داگیرکەرە بۆیە لە ناو کتێبەکە دیرمان دابەش کردو بۆ سێ جۆر لە ئەوی تری مەزڵوم بە مەزڵوم زانی یعنی بە جۆرێک لە جۆرەکان بیر هۆشی ئەشێوێنێ ئەمە ئەو دینەمان ناوە دینی لە قوتونراو لە شوێنێکا وتومە دینی قەتەری و سعودی و ئێرانی و تورکی و فڵان و فیسار ئەم دینانە هیچی پەیوەندی بەخواوە نییە پەیوەندی بە قورئان و بە پێغەمبەرەکەیوە نییە دینێکی ترکە لە هەرێمی کوردستانە کارەکە دینی دەسەڵاتدارانە ئەو دینەیە کە لە گزارشتە لە وەزارەتی ئەوقاف و بەناو هەندێک موەسساتی تر کە دینێکن دێ باسی ئەوە بووە کە ئەڵێ شەو درەنگ بخەوی حرامە بەس پێت ناڵێ ئەگەر 1000 تەنکردنەوەت بزرێ حرامە پێت ناڵێ تاکەی دوو بنەماڵە دەست بەسەر ئەم وڵاتە بگرن پێت ناڵێ کاکەگیان بۆ ئەبێت لەم وڵاتە دەوڵەمەنە خەڵک هەژار بێ کۆمەڵێک مەلای خۆی هەیە کۆمەڵێک زانای خۆی هەیە بە پارە کارەکە ئەمەمان ناوە دینی ماڵی کراو دینی لە قوتونراو دینە دەرەکیەکەیە دینی ماڵی کراو دینی دەسەڵاتدارانی کووردە ئەم دوو دینە ئێستا کارەکە لە هەرێمی کوردستانە واتە ئەم دوو دینە وەکو هەر شتێکی تر وەکو چۆن ئابووریەکە کراوەتە بەڵایەک بەسەرمانەوە خودی ئەم دینەش کراوەتە ژەهرێکی ترەکە لە مێشکمانەوە بە جۆرێک لە جۆرەکان وایان لێ کردوین لە دینە ئەسڵەکەش ناناسین واشیان لێ کردوین هەستەمکاریش قبوڵ بکەین باشە بۆیە لەوێ لە باسی دینی سێمە بە خەڵکەڵێن خەڵکی کوردستان ئاگاتان لە خۆتان بێت دینی ڕاستەقینە ئەمەیە وەرن بگەڕێنەوە لەوێ بە چیرۆکێک باسی هندستان و بریتانیامان کردووە بە وردی باسی ئەو شتانە کراوە جا بەڕێزان وەکوتم 90 بەشە کاتی زۆر و قسەی زۆری ئەوێ ئەوەی کە ئەمێنێتەوە مەسەلەیەکە هەرێمی کوردستان ئەو دەردانەی کە لە هەرێمی کوردستان ئەم دەردانە پەڕیونەتەوە بۆ هەندەرانیش ئەم دەردانە بەداخەوە لە بریتانیا و لە ئەمریکا و لە وڵاتانی تریشە هەن ئەو سیستمی حکومڕانیە جۆرێک لە بێهیوایی دروستکرۆ جۆرێک لە تاکێکی دروستکرۆ تاکێکی بێهیوا تاکێک کە ئینتیمای نەماوە تاکێک لە وڵات ڕاکە تاکێک لە شوناسی خۆی ڕاکە تاکێک کە پێی وایە چی هیچ چارەسەرێک نەماوە تاکێک پێی وایە کوردبوون یعنی بەڵابوون کوردبوون یعنی شکست لە نەهەناوی کووردا تۆ ناتوانانی سەرکەوتن دۆزیتەوە یعنی ئەو سیستمی حکومڕانیە کار لەسەر ئەوەکە طبعاً پێشتر دژمنان و داگیرکەرانی وڵات ئیشان لەسەر کرد ئێستا دەسەڵاتی کوردی ئەم پرۆسەیە بەرەو پێشە بە بەڵام ئەو کتێبە پێمانەڵێ بەڕێزان ئەو ژیانەی کە پێدراوە
ئەو خەیاڵی کە لە مێشتا دروست کراوە خەیاڵێکی ساختەیە، ژیانێکی ساختەیە. نا، ئەسڵی مرۆڤبوون هیوایە، ئەسڵی کوردبوون بەرەنگاریە، ئەسڵی کوردبوون ڕوبەڕووبوونەوەی ستەمکاریە. ئەو کتێبە پێتەڵێ ئادەی ئەمە کێشەکەیە بیبینە، ئەمەش چارەسەرەکەیە. پێت ناڵێ دکتۆرەکەش بریتانیا و ئەمریکا و فەڕەنسا و تورکیا و خوایە، پێتەڵێت تۆ خودی خۆتی، ئەڵێ وەرە خۆت چارەسەرەکە بە، دەست پێ بکە. لە ناو کتێبەکە هیچ شتێکی ناواقعیش نەوتراوە. داوای ئەوەش نەکراوە تۆ بفڕی بۆ ئاسمان، داوای ئەوە کراوە مرۆڤ بە وەکو مرۆڤ بژی. لە هەرێمی کوردستانە ساختەکێتی جێگەی بەڕازگۆیی گرتووەتەوە. مەسەلەن ئەو فەرمانبەرەی کە بتوانێت زۆرترین غیاباتی هەبێ مرۆڤێکی فەرمانبەرێکی سەرکەوتووە. ئەو مرۆڤەی کە بتوانێت پابەند بێ بە دەوام و ئەوانەوە پێڵێن کاکی کورە تۆی گێژی پێم بە کاک بابەکر بە مناڵێن ئابڵای مەلانی بۆ ناڕۆی خۆ دەوڵەمەندکەی. ئەمە خەریکی چیت بە دوای کڵاوی بابردوو کەوتووی. ئەم جۆرە لە مرۆڤی بەرهەمهێناوە سیستمەکە. بەس ئەو کتێبە پێتەڵێن نا بابە لە جێگەی ساختەچێتی ڕازگۆیی، لە جێگەی کاری خۆپەرستی بەخشندە بە، ببەخشە. پێت ئەڵێ تۆ لە بریتانیای تۆ لە ئەمریکای بریتانیا و ئەمریکا خوا دروستی نەکرد بۆیان، ڕەنج و ماندووبوون و قوربانیدان دروستی کردن. باشە تۆشە بێ وڵاتەکەی خۆت دروستکەی. کتێبەکە پێت ناڵێ بگەڕێرەوە بۆ هەرێمی کوردستان، پێت ئەڵێ نا ئەبێ ڕۆڵەکان دابەشکەین. تۆ لە بریتانیای لە بریتانیا ئەرکوی لەسەرە، ئەبێ پێکەوە بن، ئەبێ کار بکەن، ئەبێ خۆتان ڕێک بخەن، ئەبێ بیر بکەنەوە، بێ گفتوگۆ بکەن، ئەبێ لەم کۆڕووکۆبوونەوەنە بکەن، ئەبێ پەیوەندی لەگەڵ پەرلەمانی بریتانیا لەگەڵ دامەزراوەکانی دەوڵات برادرانی ڕەوەندی کوردی لە ئەمریکا ئەبێ ئەو شتانە دروستکەن، ئەبێ لە ڕووی سیاسیەوە ئەبێ هەوڵدەن سەرمایەداری گەورە بن، بەشێک لە سەرمایەکەتان بۆ وڵات بێ، ئەبێ هەوڵدەن بڕۆنە زانکۆ باشەکان. ئەو کتێبە باسی ئەو بابەتانەکە. و بۆیە کتێبەکە ڕاستە وەکو وتمان کتێبە، بەڵام لە نەتیجا پرۆژەیەکی سیاسیە بۆ دروستبوونی بزاوتێک لە داهاتووە. من لێرە ئەوەستم لە میانی گفتوگۆکانە وابزانم قسەم زۆر کرد. لە میانی پرسیارەکانە حەزەکەم پرسیار بکەن، ئینشەڵا لە میانی پرسیارەکانە وەڵامی ترە دەینە و سەرمێشان ببورن. کاک عەبدوڵڵا زۆر بەخێر بێت دووبارە، خۆشحاڵم ئەوە لێرەم خێراتمانە بەڕێزانم. کاک عەبدوڵڵا لە کتێبەکە خۆشبەختانە خوێندمەوە باسی مرۆڤسازی دەکە وەکو کەسایەتی داچی کورد تاکێکی بە ئیرادەوە. لە بەرگی کتێبەکەش باس لە پێشمەرجی حکومڕانی باش بزاوتی باشەوە، پێشمەرجی بزاوتی باشیش کەسایەتی باشە. بەڵام دەبینین کۆمەلگای ئێمە بەڕاستی پشت و درێژ نییە لەگەر ئەو هەوڵانەی کە دەدا بەرامبەر بەرەنگاری بەدەسەڵات ببێتەوە. چونکە بەڕاستی پرۆسەی مرۆڤسازی پێویستی بە پرۆسەیەکی درێژخایەنە، ماوەیەکی زۆری دەوێت. بەڵام دەبینین کۆمەلگای ئێمە پێ دوایە ینی پشت و درێژ نییە لەگەڵ بەرەنگاربوونەوەی دەسەڵات. دەوێت زوو بەدەست پێچێتی پارتی و بڕۆکەمی بخۆی بێتە سەر حکوم بێەوەی خۆی پەروەردە بکاتن. من لەم ڕۆژانە وتارێکی بەڕێژ سەردار عەزیزم خوێندەوە دەڵێ سیاسەتمەدارێکی ئوسترالی پرسیمە خێرە بچنەوەی گۆڕان 5 ساڵە ئۆپۆزیسیۆنە هێشتان پرۆسەی مرۆڤسازی نەکردووە، پرۆسەی پەروەردەسازی کۆمەلگای نەکردووە، هەڵپەی ناوچوونە دەسەڵاتی بوو، لەگەڵەوەش دەسەڵاتەکە بینیمان وە بچنەوەی گۆڕانیش چی لێ هات. واوە پرسیار بۆ پێ دوایە کۆمەلگای ئێمە پشت و درێژ نییە لە بەرەنگاربوونەوەی دەسەڵات و خۆپەروەردەکردنی. و پرسیاری دومیشم سەبارەت بە بەشی دێمی ئەم کتێبە باسی بەشی دێمی ئەم کتێبە پێم وایە ڕاستی حەقی تەواو نەدا بە ڕەوەندی کوردی لە وڵاتی بەریتانیا. ئێمە لە بیرمان نەچێت پێغەمبەران شۆڕژگێران ئازادی خوازان کە هیجرەتیان کردووە، هیجرەت بەوەی نەبووە کۆمەلگا ڕەوەندی کوردی بێتە بەریتانیا بە دوای ژیانی خۆی بکێت. ئێمە تەماشا بکەین، پێم خۆم شخصی خۆم پێم وایە ڕەوەندی کوردی لە ماوەی 30 ساڵی حکومڕانی یەکێتی پارتی نەیتوانیەوە بەپێی پێویست بەرەنگاری ئەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بێتەوە. پێویستە ئێمە وەکو کۆمەلگایەکی مسلمان بە دوای پەیامی پێغەمبەرەکەمان بکەین و هیجرەتەکە بە مانای هیجرەتە بکەین کە سیستەمێکی عەدالەت بە کۆمەلگاکەمان دابینکەین. زۆر سوپاس. لە پێشەچیدا زۆر بە خێراتنی کە عەبدوڵڵای مەلانووری دەکەین، زۆر بە گەرمی بەخێر بێ، دەستخۆشی لێ دەکەین بۆ ئەم کتێبە بۆ ئەم ڕوونکردنەوە. ئەمە خۆی لە خۆیدا زۆرێک پەروەردەکردنی کۆمەلگای ئێمەیە کە زۆر پێویستە. سەبارەت بە سیستەمی نیۆلیبرالیزم کەوەی تۆ باس کردو لە کتێبەکە دانووسیتە، من چاوێکم پێدا خشاندەوە دەتوانم بڵێم نیوەی ئەم پەیجە بخوێنێتەوە. خۆی لە خۆیدا من بە ڕوونتر ئەگەر باسی بکەم، باسی ئەوەی تۆ باس کردووە دەتوانین ئێمە ناوی لێ بنێن شەڕی تایبەت.
شەڕی تایبەت کە شەڕێکی زەنجێکی زۆر نەگریسی گشتگیری نەبێنراوە شەڕێکی جەبهەیە نییە لەلایەن کۆمەڵ دەوڵەت نەتەوەکانەوە زیاتر قوڵ کراوەتەوە لەسەر کۆمەلگای ئێمە بۆ نەهێشتنی ئێرادە و داماڵێنی هەموو قیەم و ئەخلاقەکانی کۆمەلگا تاکەکانی نێو کۆمەلگا بەڕاستی ئەم شەڕە تایبەتەوە لە کۆمەلگای ئێمە کردووە کە هیچ تاچێک دەتوانم برێم بەگشتی قسە ناکەم بەڵام دەتوانم برێم کە ئینتیمای گەل و تاکەکان ئینتیمان نەماوە لایەن تاکەکان بۆ گەل و نیشتیمان شەڕی برسیکردن بەڕێوە دەبردرێت شەڕی دەتوانم بڵێم نەهێشتنی ئەخلاق شەڕی زۆر شت بەڕێوە دەبردێت تەنها بۆ بێ ئێرادەکردن و بۆ نەمانی مۆراڵ لە کۆمەلگای ئێمە ئەم شەڕا تەنها چارەسەرکردنی ئەمە باوە دێتن کە ئێمە خۆمان پڕکەین بە زانیاری شەڕی تایبەت چۆن بتوانین بەرەنگاری ئەم شەڕە نەگریسە ببینەوە چۆن دەکرێت لە بەرامبەر ئەوەدا ئێمە دەکرێتن مەسەلەن فرە ڕنگ بین فرە ئاڵا بین فرا فکرە بین هەرچیەک دەکرێت بەڵام ناکرێت کورد نەبین و خۆمان بەڕێخستن نەکەین و یەک دەنگ و یەک هەڵوێز نەبین لە هەمبەر ئەم شەڕە تایبەتە و لە هەمبەر دەوڵەت نەتەوەکان بەڵێ هەرچەدە لە کۆمەلگای ئێمەدا من دەتوانم بڵێم ئیسلامی سیاسی هەیە بۆ بەڵا ڕێبردنی بیر و باوەڕ بڵاوکردنەوەی بیر و باوەڕی بەردەوامە مەسەلەن وەکو ئەوەی کاک عەبدوڵڵا خۆی باسی کرد پاکێجی ئیسلام بوون دیاری کراوە لە کۆمەلگای ئێمە لەلایەن ئیسلامی سیاسیەوە بە هەمان شێوە لەلایەن کۆمەڵێک کۆمپانیای تر باشە زۆر سپاس دەستخۆش هیوادارم گەیشت بێت من هەر ویستم ئەو ڕووکردنەوەی بدەم بەڵێ لەسەر قسەکانی کە عەبدوڵڵا ویستم ئەوە باسکەم دەتوانین ناوی لێ بنێن نەک نیۆلیبرالیزم شەڕی تایبەت کە لەلایەن دوو بنەماڵەوە لەلایەن دوو کۆمپانیاوە لەلایەن دوو حیزبەوە لەلایەن دەسەڵاتەوە لە هەرچێکی ئێوە ناوی لێ دەنێن لەسەر کۆمەلگای ئێمە بەڕێوە دەبدرێت زۆر سپاس ناوم کەیوانە لە شاری شەفێڵدەوە هاتووم چاوەکەمی زۆر سپاس بێخێراتنی هەموو لایەکی شەکەم من پرسیارم بۆ کە عەبدوڵڵا و کاک بابەکر ئەوەیە با من تۆزێک 5 دقیقە 4 دقیقە قسە ئەکەم بەزێ بە تێکەڵ و پێکەڵ بکەم بۆی لە هەموو شتەکان بپێکم یەکەم لە ساڵی 91ەوە حتا ئیستا ئەوە 34 سەر دەسەڵاتمان هەیە ئادەی یەک شتم پێ بڵن کە لە حکومدارێتیا کرابێت بۆ کوردستان لە مەترێ عەرزەوە لە زمانمانەوە لە ئابووریمان لە اقتصادیمانەوە لەگەر ڕێز و حورمەتمە هەموو ساڵێکیش کۆمەڵ بۆین باغ لە مل ئەڕواتە پەرلەمان و ئەڕواتە زانکۆکانەوە نمونەیەک تاوێ لە شاری شەفێڵد دوو تەلەبە چوون بینایەکیان دروست کرد بۆ زانکۆ بوتیان وعدەنا بە حکومەت ئێمە ئەم بینا دروستەکەین بەس بە پارەی ئاو هەوایەکە لە ئاسمانەوەتە خوارەوە خۆی دابی نەکات جا بنەم قساناکەم بۆیە بۆ کاک بابەکر و بۆ جەنابیشت سوپاسانەکەمەوە کەسێکی دیارن و زۆر هاندەری ئەوەن کە وڵاتەکە بەرەو پێشەوە بەرن ئەوانەی کاک عەبدوڵڵا باسی لە کتێبەکەیە کاک عەبدوڵڵا پێم وابێ ئیمڕۆ خەڵک زۆر زیرەکە ئێستا وەرە لەم گەنجانە کامیان دەرهێنی مێژووی هەمووی کوردی لەبەرە بەس ئایا ئەبێ ئێوە شتێ دروست بکەن خەڵکەکە دوای کە وەک چۆن بزنەوەی گۆڕان کاگنۆشیوان کە دروستی کرد کۆمەڵی خەڵک دوایکە و دوایژمە مەقارا هاو بەڵام لە کوردستانە سیرەکەی کۆمەڵە ساڵانە خەڵکی ئەمە پرۆفیسۆر ئەمە مهندیسە ئەمە چییە ئیسفادەی نییە بۆ ئەو میلەتە کە تای دروست بووە لە سای نەوەت و هەتا ئیستا من یەک جۆ لە هەواڵەگرم یەک هەواڵم دێ بیست کە ڕۆژە کورد بەرەو پێشەوە بەرێت یعنی هیچ کاک عەبدوڵڵا بیستە تایسا لە سای نەوەیەکەوە تا ئیسا هیچ شتێکراوە بوو لەو شتانێکە باسم کرد بۆ کورد نە هەر ڕۆژانەی ئەو خەڵکە وەکو لەگەڵ ڕێز و حورمەتمان بۆ هەموو تاچێکی وەکو گاگامێل بەرەو شاخێکە ئایبەت و لەکوێ سەوزەکەی زۆرەوەی باتە ئەوێەوە ئێمڕۆ قسەکانش زۆر ڕاستە یەکێتی و پارتی دەستیان کردو بەسەر جومگەی دەسەڵاتە ئەو کاکەیە دوێنێشەوە مقابلێکی ڕووداویان کرد ئەی بۆ نەیپرسی بۆچی و خەڵکەی کە لە کوردستانەوە هاتوین تەمەنەکانی ئێمە زۆر گەنجیتیایە چێ پەروەردەی کردین کە بین ئیمڕۆ ئاوا بین چێ پەروەردەی کردین یەکێتی و پارتی کردینی چەکدارە بین پیاوی پێ کوشتین لە ڕێخستنا ئەبووین درۆ دەلەسۆ ساختە جێدی پێکردین من ئەم کوڕم تەمەنی 12 ساڵە چۆنیت پەروەردەکەم ئەوە دەرەچێت بۆ ناو میلەتەکەی ئێمڕۆ مێ لێرە دابنیشی بەس ئەبێت تۆ پێش هەموو شتێک ئەو دوو دەسەڵاتێک کە بوون بە ئەمیری تورکیا و ئێران خۆمە ڕاستیەکە پێویست ناکات کاکە ببە مریش ئەوە نابێ بڵێن کاکە با نەبێت چونکە لە هەموو عالەمی دنیاە هەموو وڵاتێ سەر بە شوێنێکە بەس تۆ دەستی خستە بیناخەکەی خەڵکەکەەوە ملیۆنێک و 200,000 دەنگم بۆ هێنیت
باوەڕ ناکەم ئەو ملیۆنەی کە هێناوێتی 100,000 بە ئەبەدپیستی خۆی ڕۆشت بێت. عفوم کە یەک پرسیارەکەم کاک عەبدوڵڵا و کاک بابەکر لە سلێمانی ئەو شوی لالەزار ڕوویە ئەم هەموو ڕۆشین بێتی بوو نیان زواری مدینێکی ئەمنی بەسن بە چوادری لالەزارە ئەو شتە ڕوونەیات آخر ئەوەک ینی بەڕاستی مرکە گوێ لە کاک بابەکر دەگرم ئەمێ بەرهەمێکی ببینم ڕاستە قسەکانی جوانە بەڕێزە پێشبەرگەی کۆنە هەموو شتێکی کردووە بەس هەموو ڕۆشی بێ لەسەیان نەیانتوانی ڕێ لە پاڤێڵ بگرن وەڵای من پێم ئەی بە شەرمەکەم گوێ لە پاڤێڵیش بگرم نەک بڕم دوای حیزبەکەی بکەوم یعنی با شتێنێکی ئەمنی دروست کرایە ئەو خەڵکەوای لێنەیە لە کوردستان و لە هەولێر و سلەیمانیە بە تایبەتی ئێوە کۆمەڵی خەڵک گوێتان لێ یەکرێت حەقە گۆمێ بش لە قێنن ڕاستەکەی تۆ کتێوە و نووسیوە ئەبێ ئەو خەڵکە بڕواتە سەر لە ڕێوەکە ئیتری چاو نەترسانە گوێ لەوانە دەکاتەوە ڕاستیشەکەی هەموو شتێ بۆ بە کەتی تایبەت لە کوردستان هیچ شتێک نەماوە سوپاستانەکە مەمنونتانم. بەڵێ ئەم سەرکار عەبدولعەزیز دەرمان سازم لە بڕایتنەوە هاتووم ئەوەی من پرسیار نییە لەبەرەوەی هێشتا کتابەکەم دەست نەکەوت بوو بیرکردنەوە بەڵام ئێستا کتابەکەم دەستکەوت ئەوەی من پشتگیریە بۆ کاک عەبدوڵڵا بەڕاستی هەتا ئێستا معارەزە زیاتر بەس جنێویان بەدەستەڵاتدایە بەڵام تاکە کەسە کە چارەیەک دەبێنیتەوە بۆ میلەتەکە کە بە دوای کەویت ینی بەڕاستی ئەو شتێکی باشە خاڵی دووەمیانەوەی پێم باشە سندوقێکە بێ بۆ بەخشین لەبەرەوەی کە عەبدوڵڵا پێویستی بە سەرمایەیە کە بۆی بتانی پشتگیری میلەتەکەی بکات ئیدی هەر کەسێک بە خۆڕایی بە کەیف خۆیەتی شتێک دەبەخشێ نابەخشێ بەس پێویستە سندوقەکەوی ئیسێمیان ئێمە وەکو کوردانی دەروەوەی وڵات زۆر شتمان لەدەست دێ لەبەرەوەی لە بن دەستی دەسەڵات نین بڵێ معاشمان دەبڕی دەمانگری دەمانکوژی بەڵام دەتانین ببەخشین دەتانین قسە بکەین هەرەوەندەم هیچ کەم نییە زۆر سپاسان دەکەم. محەممەد بە خێراتنی بەڕێز کاک عەبدوڵڵای مەلانووریەکەین وە سپاسی ئێوەش دەکەین بۆ ڕێخستنی ئەم کۆڕە و ئەم دەرفەتە. من دوو پرسیارم لە بەڕێز کاک عەبدوڵڵا هەیە دەستخۆشی لێ یەکەین بۆ پەرتووکەکەی و هیوادارین بەردەوام بێ و چاوەڕوانی کاری باشتری لێ دەکەین لە ساتە وەختی بزوتنەوەی گۆڕاندا ئەو پیاوە پێشەنگ بووە بەڕێز کاک عەبدوڵڵا لە پەرلەماندا شەڕەدەبەی بۆ گەلی باشوور کردووە و بەرگری سەرسەختی لە ڕەشپۆشەکانی گەرمیان و دایکی شەهیدان کردووە لەو کاتەوە ئێمە سەرسامین بە هەوڵەکانی کاک عەبدوڵڵا و ئەم هەوڵەش هەوڵێکی زۆر باشە و دەستخۆشی لێکن. دوو پرسیارم لە بەڕێز کاک عەبدوڵڵا هەیە کاتێک ئەڵێ مەشخەڵی ژیانەوە داستانی ژیانەوەم بیردێتەوە کاتێک ئەوترێ کەسایەتی باش پرسی کەسایەتیم بیردێتەوە کاتێک ئەوترێ حکومڕانی باش هوەری سەرۆکایەتیم بێردێتەوە کە ئەمە کتێبێکی کەمن پەرتووکێکی کەمن لە پەرتووکەکانی ڕێبەری گەلانی بندەست سەرۆک ئاپۆ ئایا پرسیارەکەم لێرەدا ئەمەیە پرسیارەکەم بەڕێز کاک عەبدوڵڵای مەلانووری تا چەند سوود و ئەزمموی لە کتێبەکانی ڕێبەری گەلانی بندەست ڕێبەر ئاپۆ وەرگرتووە و پرسیاری دووهەمم ئەم کتێبە تەنیا بۆ ئەوە پێم وابێ کاک عەبدوڵڵا تەنیا بۆ ئەوە ئەم کتێبەی نەنووسیوە کە بیخاتە ناو کۆمەلگا و بیخوێنەوە ئەم کتێبە بۆ گۆڕینی سەرجەم سیستەمی کۆمەلگەی باشوورە ئایا تا چەند هەوڵی داوە کە کادر بۆ ئەم کتێبە پێک بهێنێ لەبەرەوە ئەم کتێبە پێویستی بە کادرە ئەگەر ئەم کتێبە کادری خۆی هەبێ ئەتوانین بڵێن لە ماوەی چەند ساڵی داهاتوودا کۆی کۆمەلگەی باشووری کوردستان ئەتوانین بگۆڕین بۆ کۆمەلگەیەکی زۆر باش و پێشکەوتو. زۆر سپاس کاک عەبدوڵڵا. پێشەم شتێ بە خێراتین کە عەبدوڵڵاکەم زۆر خۆشحاڵم دەستخۆشی لێکم ناوم زەهرەیە زارا محەممەد لە نۆتینگامەوە هاتووم خۆشحاڵم سەرچاو بە قوربان بە خێراتنی ئەمە و بەڕێزانەشەکەم زۆر خۆشحاڵم. طبعا من کتێبەکەی کە عەبدوڵڵام خوێنێتەوە کتێبەکەی بەڕاستی ئەوەیە کە تۆ ئەتەوێت تێ ئەگەی بە تەواتی لە کێشەکانی کۆمەلگای کوردی تێەکەی لەو بارودۆخەتێکەکەی کە هاتوۆتە پێشەوە تەواو کلیلێکە هەموو ئەو شتانە لەلا ئەکاتەوە هەوڵی شەیە ینی بۆ دەرەکەوە کەونا ئومێدی و ئەو قسانی کە خەڵکەیکەن لە چیەوە سەرچاوی گرتووە ئەگەیتە بەس من یەک کتێبینیم هەیە لەسەر کتێبەکە لەبەری کتێبەکە بەڕاستی خەڵکی ئەمڕۆ بە عام زۆر توانای خوێنەوەی نییە تۆزێ زۆرە ئەگەر بکرایە ئەگەر بیت نازانم تازە ڕەنگەوەش نەکرێت سێ بەش وایە بەشێکی دەستنیشانکردنی کێشەکان بەشی دووهەم چارەسەری بەشی سێهەمیش تەبەن کە هەدەفی سەرەکی کتێبەکە کە عەبدوڵڵا ئەوەیە دروستکردنی ئەو بزوتنەوەیە
طبعا من حساب سياري أول شيء ليكم بفعلي دسي كردوا بكردار دسي كردوا بدر خوي هدفك كتابة كني براسي هدفك دروس كردني أو بزوت نويا كهمو بيسمان بيتي براسي تاكي كردي زور بإرادة كراوا زور تكشكر راوا زور سوق كراوا بداخل على من بخوم يعني كأوجنجاني أمولاته أبي نمي أنا أمولاته كترجمانيان بوكم شن يعني شنها جار دستكم بقريان بويان شن لباردو خيكي ناها مواران شن بيكسر لمولاته شن يعني خوان أشكن تنهابو جوابه يعني عزتي نفسي خوان ناتشارك الدروب كان ناتشارك الكومالش كان دستك بقريان للمحكمة يعني كعبد الله براستي لإستاء بيست دسي كربه إن شاء الله دسك بوي كتشوني دسك برخصني طبعا للدرا زور سركوتوا بي وكو بيشو غوران كدسي بيقنا ما نزانين خلقشان بحماس بو غوران لبريطانيا جماهيرك زوري هبو اجا كعبد الله بتواني او دوري غوران ببيني دس بيبكاتو بحماس كولا استاو ببرنامج بكردار هروها بيش مان بلا بتمات شون ميكانيزمي او رخصنا دروس كاله درا او زور غرنغلي استاو شو غنجي زور هي لبريطانيا غنجي جيلا بازنيغا خليته يعني جوابي بو هشتك بينيه لبوشاية تنهاي جوابي ورقري ولا ملاته بارا بياك ايتر هيج هواي بدوار روجك ولاتك خوينيه داس خوشي لكم كعند الله ولا كعبد كمي ولا يندي كاك محمد يان بس يودكر كومالغا بشو درياج نيه براسيا وكتاب الركبو اويا جورك لتايكي بشو درياج دروز بيت اتبوي ميكانيزمكي تيا دياري كراوه يعني هولي وادا تاکێکی پشودرێژ دروستکات تاکێکی بەخشندە دروستکات تاکێک دروستکات قسەی کەم و کردداری زۆری هەبێت تاکێک خەمەکانی خۆی بێت بەڵام خەمی گشتیشی هەبێت ینی کار لەسەر دروستکردنی و تاکەکە ئەنجا با بڵێن پرسە قەیرانی ئینسان قەیرانێک نییە کە بە خواردنی گولاجێک یەکسەر چارەسەر بی خراببوون وەک چۆن خراببوون پرۆسەیە چاکبوونیش پرۆسەیە پێویستی بە کاتە پێویستی بە تێکۆشانە بەکاری دەستە جەمعیە پێویستی بە قوربانیدانە ئەوەی کە من ینی ئەوەی کە لێی تێگەیشتوین ببورن وا هەستەکەم یان توانمەوە بڵێم بە داوای لێبوردنەوە کۆمەڵگەی ئێمە چی لە ناوە چی لە دەرەوە بەداخەوە هەمومان هەست بە ئازارێکی قوڵ لە ناو هەناومانە ئەکەین هەمومان هەست بە ئازارێکی گەورە ئەکەین لە ناو هەناومانە بەڵام بە بڕوای من کەمن ئەو کەسانەی کە هەست بکەن کە بزان شوێنی ئازارەکەی کوێیە و چۆن چارەسەرەکرێ بۆیە من زۆر جارێ لێتان ناشارمەوە کە ئەبیسم کەسێکی دیاریکرا وەڵێ وەڵی کاکە قسەی زۆر جوان زۆر کرا کتێبی جوان زۆر نووسرا پرۆژەی جوان زۆر نووسرا لێتان ناشارمە جۆرێک لە نیگەرانە بم پێم وایە ئەگەر شتی جوان و چاک و ئەوانە کرابێت دەرد کێشەکانمان ئاوان نابوو مەسەلەن گۆڕان توانی تا ئەندازەیە کۆمەڵگا بشەڵەقێنێ هەندێک بەرەو پێشی ببە بەڵام لە نەتیجە نەیتوانی تا سەر بڕۆ ینی گرفتی تیا هەبوو بۆیە با بڵێن ئەو بانگەشەکردن بۆ ئەوەی خەڵکێک گەڵێ کاکە من خۆمەزانم خەڵکێک لێ پرۆژێم ئەم جۆرێکە لە غرور جۆرێکە لە هەوڵدان بۆ ڕاکردن لە زانین بۆ لە زانینی قوڵایی و بینینی قوڵایی شتەکان بۆیە ئەم جۆرە لە غرور لەگەڵ ڕێزمە جۆرێک لە جەهل جۆرێک لە نەزانی تر بەرهەمەهێنێ ینی بۆیە ئەگەر ئەمانەوێت لە داهاتوە گۆڕانکاری بکەین وڵای بێ مەشخەڵی ژیانەوە بخوێنینەوە نەکەرەوە بێ سەدان کتێبی تریش بخوێنینەوە بۆ ئەوی بزانین بۆ خۆم پێم وایە بوونی ڕەوەندی کوردی و هەڵهاتن لە نیشتیمان وە کۆچ نە حرامە نەترسنۆکیە نەگوناحە نە هیچ شتێک هەرجارێ بۆ خۆی گەشت بەیکێک لە مافەکان و هەڵهاتن لە ستەمکاری جاری وا هەیە جۆرێکە لە حەل جۆرێکە لە پێدانی دەرفەتێکی تر بۆی دواتر بە قوتەوە بڕێتەوە کۆی کە جەناب و باس کرد و من پێم وایە ئەسڵەن لە ئێستاە بوونی ڕەوەندی کوردی پایەیەکی گرنگە بۆ ئەوەی پرۆسەی گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە خێراتر بکرێ و باشتر بکرێ بۆیە ئالێرەوە ئەمەوێ بڵێم بەڕێزانی ڕەوەندی کوردی ئەگەر دەسەڵاتی کوردی لە هەرێمی کوردستان لەو کتێبە باس کراوە ئەگەر دەسەڵاتی کوردی لە هەرێمی کوردستان تورکیا و ئێرانی هەیە ئەگەر پارەی نەوتیان هەیە ئەگەر هێزی هەفتا و هەشتایان هەیە ئەگەر ئاسایش و دژە تیرۆریان هەیە ئێمە مانانێک کە ئەمانەوێ ئەو سیستمە بگۆڕین لە دوای خوا تەنها ئێوەمان هەیە باشە
خۆڕێخستنی ئێوە پێکەوەبوونی ئێوە لە چوارچێوەی مەشخەڵی ژیانەوە وەکو پرۆژەیەک بۆ میلەتەکەمان ئەتوانێ ببێ بە بەدیلی ئەو پەیوەندی ساختەیە کە دەسەڵاتی کوردی لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتیە دروستی کردووە ئێوە ئەتوانن لێرە بۆڕی پەیوەندەکانیان جۆرێک بەرتەسکەنەوە ئەتوانن بە جۆرێک لە جۆرەکان ئێمەمانانێک بۆ ئەوەی بتوانین لە هەرێمی کوردستانە ئازادتر بین کەمتر بترسین پارتی وەکێتی و ئەوانی تر وستەمکارەکانی تر حسابمان بۆ بکەن ئەبێ جۆرێ لە حەسانە و پارێزبەندیمان بۆ دروست بێ ئەم حەسانەیە چۆن دروستە بێ ئەبێ خەڵک دەسەڵاتی کوردی لەوێت تێبگا ئەگەر عەبدوڵای مەلانووری گیرا یا کوژرا لە بریتانیا خاوەنی هەیە و بێدەنگ نابێ ئەمە پێویستی بە پشتیوانی ئێوەیە بەڕێزان باسی پشتیوانی تاک ناکەم بەشی هەرە زۆرتان هاوڕێ من تاکەکان نابن بەهێز پێکەوە بوونتان کاری دەستە جەمعیتانتان کا بەهێز تووڕەبوونیش ناتان کا بەهێز منهەج و ئایدایەکی وەکو مەشخەڵی ژیانەوە ئەتان کا بەهێز ئێوە ئەبێ دید و تێڕوانینتان بۆ کێشەکان بۆ چارەسەریەکان وەکو یەک بێ ئەبێ ئەو کللتورە سەقەتەی خۆسەپاندن ئەو کللتورە سەقەتەی بێهیوایی بێمتمانەی ڕەتکردنەوەی ئەوی تر ئەبێمە تێپەڕێنین بە جۆرێک لە جۆرەکان ئەمە بە نەسیحەت ناکرێ بە قسەی خۆش ناکرێ بە هاوڕێتی گرنگە نزیک بوون لە یەکتر گرنگە چونکە ئەمە کلیلی گفتوگۆیە کلیلی یەکتر ناسینە بەڵام لە نەتیجە ئایدایەکی هاوبەش ئەمەمان بۆ دروستەکە بۆیە بەڕێزان وەڵام من لێتان ناشارمەوە ئێستا بە شانازیەوە کە لە بەردەم ئەم خوشک و برایانم دانیشتوم پێم وایە بەرپرسیارەتی ئێوە گەورەترە لە بەرپرسیارەتی ئێمەمانان بەڕێزان دروستبوونی هێزێکی سیاسی گرێدەم بە قسەی ئەو بەڕێزەوە کاک سەرکار دروستبوونی هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستانە کە بتوانێت تەسلیمی کۆمپانیاکان نەبێ بتوانێت تەسلیمی ئیرادەی پارتی وەکێتی و تورکیا و ئێران نەبێ بەڕاستی پێویستی بە سێشتە پێویستی بە مرۆڤی بە ئیرادەیە پێویستی بە ئایدایە پێویستی بە ئابووری سربەخۆیە من بڕۆم لە قەیس خەزعەلی پارە وەربگرم وەڵا ناتوانم نوێنەرایەتی دۆزی میلەتەکەم بکەم بڕۆم لە ئێران و تورکیا وەری بگرم بۆ ئەوەی میدیای پێ دروستکەم ناتوانم نوێنەرایەتی میلەتەکەم بکەم ئێوە توانم کارانە بکەن یەک بەیەکی ئێوە بەرپرسیارن و ئەم پرۆسەیە ببوورە داوای لێبوردنەکەم وڵی هەستەکەم پێویستە چونکە من ڕەنگە جارێکی تر نایانبینمەوە بە 10 ساڵی تر چوزانمە بەڕێزان و ئەم بابەتە ناکرێ بیخەیتە سبەینێ ئەبێ لەم کۆبوونەوەی هەڵسای دەست پێ بکەیت ئەبێ دەست پێ بکەیت ئەم ئەرکە بخەیتە سەر شانی خۆت چاوەڕێی چیت تۆ ڕۆیتەوە بۆ ماڵی خۆی ئەوە کە ڕۆتەوە بۆ ماڵی خۆی ئەوە کە خەریکی ئیشەکەی خۆی بێ ئەمە کە خەریکی ئیشی خۆی بێ ئەوە وڵامێکە بۆ زەهرەخانیش ئێمە خەریکی ئێستا خەریکی بڵاوکردنەوەی مانەفێستۆکەین لەگەڵیشیا خەریکی کۆکردنەوەی ئەو خەڵکانین کە باوەڕیان بە ناوەڕۆکی کتێبەکە هەیە کتێبەکە ڕاستە ناوی عەبدوڵای مەلانووری لەسەرە بەڵام تێپێک بدەن بەسەریا هی هەموو هەر کەسێکە خاتونێک تا پیاوێک گەنجێک هەر کەسێک هی ئەو کەسەیە کە باوەڕی پێێتی هی ئەو کەسەیە کە کاری بۆەکە لە نەتیجە ڕەوایەتی ئەگەر نقطەی قوت لەو کتێبە هەبێ نقطەی قوت لە هەناوی منەوە سەری هەڵنەداوە لە هەناوی برینەکانی کۆمەڵگەکەمەوە شەرعیەتی وەرگرتووە کتێبەکە بۆیە کتێبی یەک بەیەکی ئێوەی بەڕێزە بۆیە بتکاتان لێکم بە هی خۆتانی بزانن کاری پێ بکەن کاری بۆ بکەن لە ئاستی هەرێمی کوردستان لە ناوەوە لە ئاستی ئێوە ئەتوان لە ڕووی جەماوەریەوە پشتیوانمان بن ئەتوان لە ڕووی سیاسیەوە پشتیوانمان بن لە ڕووی دیپلۆماسیەوە پشتیوانمان بن لە ڕووی داراییەوە پشتیوانمان بن من بەش بە حاڵی خۆم هەردوو گورچی لەم ئێستا بۆسێ فلسێک لە کەسێک وەرناگرم بەڵام وەڵا بە شانازیەوە ئامادەم چۆن نەخۆشخانەیەکمان لە کەلار دروست کرد نەخۆشخانەی قەڵا ئەگە بیرتان بێ نزیکەی ملیۆن و نیوەک دۆلار سوالمان کرد بەڵام شەرممان نەکرد نەترساین ئاوا بە ڕووسوری داوامان لە خەڵکە کرد چونکە بۆ میلەتەکەم بوو بەڕێزان نەخۆشخانە گرنگە بەڕێزان یارمەتیدانی هەژار گرنگە بەڵام هەرگیز یارمەتیدانی هەژارەکان ناتوانێت دەردی هەژاری چارەسەرکە هەرگیز دروستکردنی نەخۆشخانە بە پارەی خێرخوازی ناتوانێت دەردی تەندروستی چارەسەرکە تاکە شتێک کە بتوانێت دادپەروەریمان بۆ بێنێ هەژاریمان بۆ بن بڕکە سیستمێکی حکومڕانی چاکە
بۆیە ئەبێ یەک لێکی ئێوە پاڵەوانی دروستکردنی ئەو سیستمە بن بەشدار بن تایە بە قسەکانتان بە کۆبوونەوەکانتان بە پەروەردە بە پارە بە جوڵەکانتان بە تەلەفۆنەکانتان ڕەوەندی کوردی بالفعل لە بریتانیا زۆر زۆر گەورەیە یعنی واللهی بەڕێزان واللهی کۆد و کلیلی گۆڕانکاری لای ئێوەیە ئەزانن بۆ چونکە ئێوە ئاشتان بە ئازادی بە ڕێژەیەکی زیاتر لە هەرێمی کوردستانە خەڵک بە موچەکەی بارمتەیە لای پارتی وەکێتی خەڵک بە بێکاریەکەی بارمتەیە بە ئەنواعی ڕێگە بارمتە کراوە بەڵام ئێوە زۆر بێباکن بێمنەتن ئێوە ترسی دژەتیرۆری دەسەڵاتان نییە ئێوە ترسی موچە بڕینتان نییە ئێوە ڕاستەوخۆ دەستان بەریەکەوتندان لەگەڵ سیستمێکی دیموکراسی هەیە خەڵک لەوێ لە سیستمی دیموکراسی تێنەگەیشتووە خەڵک لەوێ ئەسڵن لە سیستم تێنەگەیشتووە ئێمە لێ پەرلەمانێکمان هەیە لە کتێبەکە باسم کردووە پەرلەمان نییە قاوغی پەرلەمانە دیموکراسی نییە قاوغی دیموکراسیە بەس ئێوە لێرە دەستان لە هەنا و ناوەڕۆکی پەرلەمانی حەقیقی داوە بۆیە ئێوە باشتر ئەتوانن کار بکەن ئەتوان پشتیوانمان بن بۆیە بەڕێزان ئێمە لێرە ئەڕۆین لە ڕاستیا من بەش بە حاڵی خۆم پێم وایە هیوادارم بە جۆرێک لە جۆرەکان کە بڵا لێرە هەڵساین جۆرێک لە ئەرک و بەرپرسیارەتی لەسەر شانی خۆمان دابنین ببرە کاک کەیوان کاک هەڤاڵ عەلی وتی ناوی نا شەڕی تایبەت ئەوە هەر کەسێک شتێک بەکارەهێنێ ناوی ناوە لیبرالیزمی نیو لیبرالیزم کاک کەیوان وتی چواردەوری لالەزار بۆچی نەکرا وەڵڵاهی کاک کەیوان گیا من جارێ بۆ خۆم بەش بە حاڵی خۆم لەگەڵەوە نیم ینی تۆ ناتوانی بە شەڕ ڕوبەڕووی دەسەڵاتێکی ستەمکار بیتەوە پێم وایە بوونی هێزی چەکدار خاڵی لاواز بوو ئەگەر بێتە سەر ئەوەی کە چیمان کردووە کاک ئەوەی پێمان کرا وتارە بیرتان نەچێت مەرج نییە خەڵک بە قسەمان بکە خەڵک دڵی لەگەڵمانە جوڵەی لەگەڵمانە نییە بەڕێزان بیخەنە بەرچاوی خۆتان دوای ئەم کۆبوونەوەش دەرەکەوێ بزانین ئایا ئەم قسەیە ئەتوانێت کردار لە ناو بێرمینگاما دروستکە جوڵە دروستکە یا وەکو هەر کۆبوونەوەیەکی هەر کەسێ ڕۆتەوە بۆ ماڵ دوای دەرەکەوێ خۆی دە بەڕێزان 10 ساعتی ترە 2 ڕۆژی ترە مانگێکی ترە دەرەکەوێ ئەگەرەکو لە بێرمینگامەوە جوڵە دەستی پێکرد دڵنیاتەکەم لە سلێمانی جارێکی ترەوە ڕوو نادە بەڵام من بە 3 ساعات پێشەوە وتارێکم نووسی 4000 لایکی بۆ ڕۆی دڵنیاتەکەم بڕۆیشتیان بۆ لالەزار ڕەنگە خۆشم بکوژ لایەم و 4 کەسیش نەهات پشتیوان ئەسڵەن گاڵتەیان پێکردم ئەسڵەن یان پیاوی لاهوری شەخجەنگیە لە کاتێکا من لێتان ناشارمەوە جگە لە پیاوی خوا پیاوی هیچ کەسێک نەبووم و خۆشم لە کەس بەکەمتر نازان و بەتایبەتی لەو مۆدێلە لەو فۆرمانە ینی هەروانە هەر ڕێزم هەیە بۆ وەکو ڕەخنە قسەکەت وەرەگرن بەڵام ئەگەر لە سیاقی خۆیان بیخوێنیتەوە من پێم وایە ڕەخنەکە لە شوێنی خۆیان نابێ کاک کەیوانگیان کاک سەردا باسی سندۆقی بەخشینی کرد بە جۆرە لە جۆرەکان کاک ئاوات باسی ئەوەی کرد تۆ سوودی لە بەڕێز ئۆجلان وەرنەگرتووە لە ڕاستیا ئۆجلان لای من پێشەوەی سیاسیەک بێ فەیلسوفێکە چۆن کتێبی کانت نیچە هێگڵ دەیان فەیلسوفی دنیام خوێندوێتەوە سەرجەم کتێبەکانی بەڕێز ئۆجلانیشم خوێندوێتەوە شانازی پێوەکەم وەکو فەیلسوفێک بۆ ئاگاداریتان بەڵام لێت ناشارمەوە من پێم وایە ئەو بیرکردنەوەیت بە جۆرێک لە جۆرەکان ئەتوانێ هاوکار بێت بەڵام ناتوانێت چارەسەری دەردی باشوور بکە باشوور تایبەتمەندی خۆی هەیە مەشخەڵی ژیانەوە و تایبەتمەندی لەبەر چاوگرتووە ینی بۆی بیزەم مەشخەڵی ژیانەوە مانفێستێکە بە پلەی ئیمتیاز ڕاستە بۆ هەموو کوردێکە بەڵام بە پلەی ئیمتیاز بۆ چارەسەری دەردی کووردە بیرمان نەچێت دەردی کوردستانی ڕۆژهەڵاتیش لەگەڵ باکوور و لەگەڵ ڕۆژاوە ڕاستە خاڵی هاوبەشیانەیە بەڵام هەرێکە لەمانە تایبەتمەندی هەیە بۆیە من شانازی یەکەم بەڕێز ئۆجلانەوە وەکو فەیلسوفێکی گەورە و بەڕاستی گەورەترە لەو بناوە گەورانەی کە لە مێژووی بەشەریەتە هەیە ئەبێ شانازی پێوە بکرێت بەڵێ زەهرەخان باسی وابزان بەشێ لە پرسیارەکانم جوابدایەوە و کارەکەشمان دەست پێ کردووە هەر ئەوەی کە کتێبەکە بڵاوەکەینەوە هەر ئەوەی ئێستا خەڵکێک ئیشی بۆکە ئەمە کارەکەیە بەڵام ئایا بەیانی دوو بەیانی حیزبێک ئەعلانەکەین مانگێکی تر 6 مانگی تر ساڵی وەڵایی ئەمە وڵامەکە لای من نییە وڵامەکە لە ئاستی ئەوەیە ئایا ئەو کتێبە
خەڵکی خاوەندارەتی لێکرێ ئەو بیرکردنەوەی بێتە بەشێک لە بیرکردنەوەی خەڵک هیوادارین زووتر ببێ بۆ ئەوەی زووتر بکەوینە سەر پێ. سەرەتا زۆر سپاس بۆم دەرفەتە زۆر سپاسی کاک عەبدوڵڵاکەم بە ناوی ڕێکخراوی داکۆکەوە بە خێراتنە دەکەم بۆ وڵاتی بەریتانیا جا پێمان خۆشە لە ڕێگەی کاکەداناوە چەپکە گوڵت پێشکەش بکەین دووبارە بە خێربەی سەر و سەرچاو گەورەت کردین بۆ نێو ڕەوەندی کوردی کە ئەمڕۆ هاتوویتە ناومان. زۆر سپاس. بەڕێزت هەر لە ڕابردوودا جێپەنجەی خۆ دیار بووە بە هەڵوێستەکانت بە کردارەکانت بە کوێ و شتانی کە کردوتە و دوور و نزیک هەر هەمومانەزانین زۆرێکیشمان لێرە خوێندنەوەمان هەبووە بۆ کتێبەکەی بەڕێزت دووبارە دەستخۆشیت لێ یەکەم پەنجەت خستۆتە زۆرێک لە کێشەکان لەو نەخۆشیانی کە هەیە لە ناو تاکی کورد و کۆمەڵگەی کوردیە بەڵام بەبێ خاڵێک ئاماژە پێ بدەم وە ڕوونکردنەوە و دیدی تۆ بزانم ئێمە لە ڕابردوودا وەکو ڕێکخراوی داکۆک ڕێپیاوانێکی زۆر گەورەمان کرد لە شاری لەندەن بۆ دۆزی شێروانی و سربەخۆنەبوونی دادگاکان کە وەبزەم هەر هەمومان لەسەرەوە کۆچین کە ئەوەی بەرامبەر شێروانی کرا و زوڵمێکی زۆر گەورەیە و غەدرێکی زۆر گەورەیە و سپاس بۆ خۆی گەورە خۆشبەختانە لە ڕێگەی ئەو هەوڵی ئێمە کە کردمان کەمپینی ناردنی پەیام بۆ ئەندام پەرلەمانەکانی هەرێکە لە منتیقەکانمان کۆمەڵێک برای بەڕێزی تریش لە ڕێکخراوەکانی تر بەشداریان کرد ئێستا دۆزی شێروانی بە خۆشحاڵیەوە لە ناو پەرلەمانی بەریتانیا کەیسێکی بۆ کراوەتەوە بۆی تاوتوی بابەتەکەی بکرێت و کۆمەڵێک ئەندام پەرلەمان کەیسەکەیان گرتوۆتە ئەستۆ و داوای کۆکردنەوەی ئیمزای زیاترەکەن بۆی فشار دروست بکەن لە ڕێگەی دیبلۆماسیەوە لە ڕێگەی باڵۆزخانە و کۆنسڵخانەکانەوە. پرسیارەکەی من لەمەیە ئەوەیە ئێمە لە ڕابردووە کە ئەم کارەمان کرد بانگەشەمان کرد بۆ سکۆی تەواوی پێکاتی ڕەوەندی کوردی و هەموو ڕێکخراوەکانیش لە هەمان کاتە خۆشبەختانە زیاد لە 1000 کەس کۆ ببووە بەڵام وەکو بینیمان ڕێکخراوەکانی تر کەم هاتن. ئایا پێدوانی ئەو عقلێتە ئەو بیر و بۆچوونە قوبوڵ نەکردنی یەکتری یاخود بەڵندەوە نەهاتنی یەکتری یاخود ئەوەی کە من هەر ئەبێ من بم یا تۆ نەبیت و تۆ نەیتە پێشەوە لێرەشان ڕنگدانەوەی هەیە ئایا توانین بە دەر لەوە لە کتێبەکەی تۆ کە تۆ وەکو چارەسەرێک ئاماژەت بە هەندێک لە خاڵ کردووە چی ترت هەیە پەیامی ترت هەیە بۆ تاچی کورد ڕەوەندی کوردی لێرە بۆی گۆڕانکاری تری گەورەتر دروست بکە هاوشێوەی ئەوەی شێروانی کردمان دۆزێکی تر بێنینە پێشەوە هیچ نەبێ ئەگەر فشارەکان بە ئاراستەیەک بێ موچەکان بێتەوە کایە ئەو غەدرانە قوبوڵ نەکرێت چیتر لەلایەن حکومەتی هەرێمەوە حکومەتی عێراقیش بە هەمان شێوە خۆی بە دوور نەکات لە دابینکردنی شایستە دارایەکانی هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان و ببێ بە ڕقابەیەک هیچ نەبێ بۆی ئەگەر سەرفیشی کرد خواردن ڕوونەدات دزین و فەرهودکردن ڕوونەدات جا پێم خۆشە بۆ چوونی تۆ لەسەر ئەم بابەتیان بزانم دووبارە بە خێر بەی زۆر سپاس دەکەم بۆ دەرفەتت پێداین چاوت ماچەکەم کاک عەبدوڵڵا جان. ڕێز و حورمەتمێ بۆ کاک عەبدوڵڵا و بۆ ئێوە بەڕێزان بۆ ڕێخستنیم کۆڕە و دەستخۆشیتان دەیەکەم وارووا بە خێراتنیش یەکەم کاک عەبدوڵڵای مەلانووری. لە ڕاستیە من یەک پرسیار و سرنجێکم هەیە ئەوەی کە من نازانم لە کتێبەکەیە بەڕاستی ئێستا نەمخوێندۆتەوە و دڵنیام شتی زۆر باشی تایە لەبەرەوەی لە ڕابردووە من ڕوانگەکانی بەڕێز کاک عەبدوڵڵام بینیوە و بە دوواداچوونم کردووە ئازانم کەسێکە کە بە خەمی گەلو و نیشتمان و وڵات و پارێزەری یعنی لەسەر مافی تاکەکان زۆر هەڵقڕیوە ئەوەی تر شتێکی شاراوە نییە بەڵام یەک شە دەبینم من لێرە لە کەم و کوڕی ئۆپۆزیسیۆن و کەسانێک کە وەکو بەڕێز کاک عەبدوڵڵای مەلانووری خۆ پێناس ئەنوێنن خۆ بە دەرەخەن ئەوەی کە بۆچیە تا ئێستا ینی لە باشووری کوردستانە ئۆپۆزیسیۆن هەمیشە شکستی خواردووە کەسانێک کە بەڕاستی زۆر دڵسۆزانە هاتوون بەدەم خەڵکەوە داخوازیەکانی خەڵکیان گەیانوە بە حکوومەت بەڵام هیچ سەرکەوتو نەبوون و خەڵک هەر بەردەوام مەسەلە نەبینین هەر لە هەمان ئاقارە ئاژی ئەمە من بۆ خۆم یعنی ئەوەی کە سەرنجم داوەتە سەر کۆمەلگا سەر ئۆپۆزیسیۆن و سەر تاکەکان یەکەم و کۆڕیان تیابینم ئەوەی کە ئەبینم لە باشووری کوردستانە تەرکیز ناخرێتە سەر دوو بابەت یەکیان کەرامەتی تاکە یەکیان مافی تاکە یعنی لە کۆمەڵگەی باشووری کوردستانە ئەمانە نەهاتوون پێناسەیەک بۆ ئەو دوو بابەتەوە دۆزن بۆ تاکی کورد لەسەر ئەو دوو بابەتە فێر بکەن یعنی مافی تۆ چییە
تەنانەت مەسەڵەن سەیرەکەی مافی تاکێکی کورد مافی هەر تاکێک نەک تاکێکی کورد ئەوەیە کە ئەچێ بۆ دایرەیەک بە حرمەتەوە چاوی لێ بکرێت بەڵام لە باشووری کوردستانە من نەزانم ئەو شتە نییە لەو کەسەوە لە سەرەتای چوونە ژوورەوەی بۆ دایرەیەکەوانێت تا ئەو کاتە دێتە دەرەوە بە احتیاتەوە ئەچێتە ژوورە دێتە دەرەوە بەڵام هەر تاکێک لە ئێمە لێرەیە ئەبینی نەگەر سەردانی هەر دایرەیەکمان کردبێ هەر شوێنێکمان کردبێ ئەو نە بە ڕێز و حرمەتەوانە سیرمان کراوە ئەو نە بە شێوەیەک وا فێر کراوین کە ئەزانین مافی خۆمان چییە بەگژە و کەسەیەچی نەگەر مافەکەمان بخوات بەڵام لەوێت تۆ بە احتیاتەوە چی ناوێری مافەکەی خۆ داوا بکەیت لەبەرەوەی ئەمە هۆکارێکە کە من پێم وایە لە کۆمەلگای ئێمەیە لە باشووری کوردستانە کەسەکان ناوێرن نازانن مافی ئەو چییە ئەو کەسە کە ئەڵێت کوڕی نێچیر بەرژانی مافی خۆیەتی چونکە سەرۆکی حکومەتە هەموو شتێکی ببێت ئەمە نازانێ مافی تاکێک لە کۆمەلگایە چییە بۆیە ئەو مافە ئەیە بۆ کەسە بۆیە ئەزانێ ئەو کەسە ینیوە ئەو بە سەرۆکی خۆی ئەزانێ ئەبێت تاک فێر بکرێت کە ئەو کەسە کە بوو بە سەرۆک کە بوو بە سەرۆکی حکومەت وا چاوی لێ بکرێت کە ئەو چووە خزمەت بەگەلەکەی بکە ئەو وەکو کەسێک وایە کە ئەمرێکی پێسپێراوە نەک ئەوەیە کە چووە بێت ببێ بەدەساڵاتدارێک بەسەر منەوە کە مافی من زەوت بکە و هەچێک بە حەزی خۆی بێت دیاری بک بۆ کۆمەڵگە ئێمە جەبۆیە من پێم وایە ئەبێت کەسانی وەکو بەڕێز کاک عەبدوڵڵا وەکو بەڕێز کاک عەلی حەمەد ساڵح وەکو کەسانی تریش ینی لەسەر ئەم بابەتە زۆرتر کار بکەن بۆ ئەوەی تاک ئەعتماد بە نەفس لە خۆیان زۆرتر ببینێتەوە سپاس و ڕێزمەیە سەرەتا دەستخۆشتان لەکەم بەخراتی کابڵاکەم ئەوەی کە بەڕاستی من کتێبەکە فەرهات من ێستا کتێبەکە تازە بەردەست بکۆنم خوێنێتەوە بەڵام لە ماوەی دەرچوونیم کتێبۆ من لە سۆسیال میدیا زۆر لە کۆڕ و کۆبوونەوەکان کە جنابتان لە ئەمریکا و لە شوێنەکان تێکردان بینیمە بەڕاستی لە ئێستا حالیان هیچ ئۆپۆزیسیۆن لە کوردستانە بوونی نییە ئەوەی کە هەیە هەمی پاشکۆن دلیلی زۆرە ئەگەر دلیل نەبووە لەم هەڵبژاردنەیە خیرا بەم شێوەمیان پەیان ناکە و لە چەند ساڵی ڕابردووە دەنگێکی خۆڵەمێشی چاوەڕوانە بەخۆی بە هیچ لایەکایەک لای نەکردێتەوە من هەستەکەم ئەگەر پەرە بەم پرۆژەیە بدرێت ئەو دەنگە خۆڵەمۆشی ئەتوانی یارمەتی دەر ببوو ئێوە بەڵام ئێوەش بتوانن کەسانێک لە دەوری ئەم پرۆژەیە کۆبکەنەوانێ کە جێ متمانی خەڵک بن دڵنیام کارێکی باشەکرێ و خەڵکێکی زۆریش لە دەرەوانێ لە کۆمەڵی کوردی لە بەریتانیا لە دوای 2023 کە پارتوی چێتی دیسان خستە بینەقاقای ڕێکخراوەکان هەمیان کوشت وردەیەکێک لەم ڕێکخراوانەی کە تا ئێستا بە باشی ئەم ڕێکخراوی بێرمیگام زۆر بە باشی هێناوەتی هیچ حزب ڕێکخراوی دەستی تێ نەخستووە ئەکرێ بێ بە هەنگاوێک بکرێ بە هەنگاوێک بۆ ئەوەی بتوانین پەرە بەم پرۆژێ بدرێ بکرێتە پرۆژێکی سیاسی و کاری پێ بکرێ بەڕاستی وەلو خۆی هەر پرۆژێکی سیاسیشە بەڵام ئەکرێ من دڵنیات دەکەم ئەوەی کە لە کۆمنتەکانە لە کۆڕەکانە جەنابەت خۆ لێ بووی ئەوەی کە نەشی خوێنێتەوە بەشێکی کۆڕەکانی بینیوە پشگیری پرۆژەکەکە لەبەر ئەوەی کە هەیە گەرانەوەی کەرامەتی تاکە بۆ ئەو کاتەی ناڵێن بۆ زمانی سەدام بەر هەر هیچن بۆ ئەو کاتێک کە ئینتیمام هەبوو کە خەڵک ئەیتوانی شۆڕشکە عنی بەڕاستی جێ دەستخۆشیە بێت من ببی خوێنمەوە تا قورسی زیاترمە بێ لەسەری بەڵام تەکیدم هەنگاوێکی باشە بێ پشگیرێکیشی باشە بێ ئەوەی کە لە ئەوروپا جەنابەت وتێ خەڵک سادە و من نەچنەوە ماڵەوە زۆر هاتوونەتە دەروانێ بەدەستی بەتەڵ نادوانێتەوە ماڵەوە ئەنی خۆ جەناب بەزانانی چەند ساڵ لێرە شەڕە لە قەو شاقشاقێنی و هەموو ڕۆژێک لە لەندەن و لەم لاولا مزاهرە ماندووبوونێکی زۆر بۆ کوردستان زەمنێکی زۆرمان پارد و لە کۆتاییشە دەستخەرۆ بووین ئێستا ئەوانی کە بەسەتڵ پارێکۆکەن لە وڵاتیا زۆر لە ئێمە پێشکەوتوتر و بە پرۆژەتر نتانە ژووری کۆمەلگەی کوردەکەمان ببینێت چیەکەن لە مزگەوتێکە تەوالێت تەکسی 40,000 پاوانی تێچێ سەرفەکەن و دەکەسش ناچێت تەوالێتەکە دەستنوێژی پێ بگرێ ینی سی ئەم تەناقوزی نیشتیمانیی ئەم کللتورە کوردێکی ئێمە کە دەمیشەکەی تۆ ئەو لە خوا و نزیکە تۆ زۆر دوی لەبەری تۆ هەنگاوێک نابوو یارمەتیانی ئەو بەڕاستی بجێ ئەم کاکوانسە باشی کرد من پێ شەشەم جارمە حوتە جارمێ مەم کۆێرە ئانی بەداخەوە کە ئێمە نەمانتوانیوە قاعەکەی خۆمان کە لێرە چەند جارە هاتوین بە شێوەیەکی وا چاچی بکەین و باشی بکەین نەگاتە بگاتە ئاستێک کە بتوانین میوانی تریشی پێ بەڕێ بکەین سواس ئارەکەم بەخێراتین کە عەبدوڵڵاکەم ڕاستی من پرسیارێکمێ لە ئاسۆ جەمال چالاکوان و پارێزەر ڕاستی من پرسیارێکم لە کاک عەبدوڵڵایە پێم وایە
برادران شوانی کە کتێبەکان خوێندوێتەوە لە ڕاستی مەفهومەکە ڕەنگە بە جوانی تێنەگەشت بن کە هۆکاری ئەوەی کە عەبدوڵڵا کە ئەم شتانەی ڕوون کردوێتەوە بە مەراحیل باسی کردووە کەسێتی چاک بزاوتی چاک بۆ نمونە حکومڕانی چاک ئێمە ئەگەر لەم مەراحیلانە تێبگەین بۆ نمونە بازدەین بەسەر مەراحیلەکانە کەساتی چاک دروست بکەین ئەتوانین بزاوتی چاک دروست بکەین کۆمەڵە کەس پرسیاری ئەویان کرد کە بۆچی بزوتنەوەی گۆڕان بەو دەردەڕۆی بزوتنەوەی گۆڕان بەو دەردەڕۆی بۆچی لەبەرەوەی کۆمەڵە کەسی چاکی پەروەردەکرد بەڵام لەناو ئەم کەسە چاکانە کەسی کە هەبوون کە ناتوانی مەرحەلەی کەسایەتی چاک دروستکەن بۆ خۆیان بۆ هۆی ئەوەی کە هۆکاری ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان بەم دەردە بڕۆە بۆ نمونە تۆ مەراحیلێکت هەیە 1 2 3 4 5 6 4 و 5 لەو بیناتەرکەکەی تۆ با بچیتە حوتیش ئەبێ ئیلا بگەڕێتەوە بۆ 4 ئەبێ لە مەرحەلەی 4ەوە هەمدیز دەست پێ بکەیتەوە تۆ ناتوانی باز بدەی هۆکاری ئێمە بازدانە یعنی منەوە نمونەیەکی زیندوو بکە باسم کرد نمونەیەکیش ناو کتێبەکەی خۆی کە عەبدوڵڵای مەلانووری باسی کردووە بۆ نمونە باسیەوە کە ئێمە لە مێژووە نەماتوانیوە کۆیلایەتی بە فیزیکی بکەین ئێمە گۆلایەتیمان بە فیزیکی نەکردووە ئەمە مانای وایە کە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیکی پێشکەوتوو بۆ لە مێژووە نەخێر کۆمەڵگەی پێشکەوتوو نەبووە بە دڵنیاییەوە ئەگەر ئێمە بە فیزیکی کۆیلایەتیمان بکردایە ڕەنگە ئێستا مەراحیلێکی باشتر لە پێشەوە بووینە ڕێوەکو کۆمەڵگەکانی کە زۆر کۆمەڵگە هەیە بۆ نمونە بە فیزیکی کۆیلایەتی کردووە ئێستا چەندەها مەرحەلەیکە لە پێشەوە هەر بۆ نمونە ئەو ئەوروپایی کە ئێمە لێرەین بۆ نمونە بە کوشت و بوو بڕ و کۆیلایەتێکی زۆر تێپەڕیەوە بەڵام ئێستا چەندەها مەرحەلە لە پێشی ئێمەوەیە لە کتێبەکەی خۆیان کە عەبدوڵڵا بە ئەمەی باس کردووە منەمە زیاتر ڕوونکردنەوەمان باتێ بۆچی ئێستا نایەت بزاوتێک بۆ نمونە ئەمە باسیەوە ماکەچە هاوڕێک باسیەوەی کرد ئەگە بزاوتێکی وا دروست بکەین با پێشە ئێمە کار لەسەر تاک بکەین کە با جارێکە ئێمە نەچین بۆ بزوتنەوە با نەچین بۆ حکومڕانی چونکە فەشە لێنی کە فەشەلیشمان هێنا خۆمان بێتاقەتە بین ئێستا کەسمان لێرە کە لێرەین بەقەر کاک عەبدوڵڵا بێتاقەت نین لەوەی کە سەردەمانێک لە بزوتنەوەیەکە بۆ 25 کورسی هەبووە ئیمانی بۆ کە گۆڕانکاری دروستەکە حکومڕانی دروستەکە بەڵام بە هەڵەی ئەوەی کە کۆمەڵێک کەسایەتی چاک نەچوونەتە ناو بزاوتی چاکەوە یەکسەر چوونە مەرحەلەی حکومڕانی باشەوە بەداخەوە ئۆتۆماتیکی هاتنە دوا و هەموو ئەو مەرحەلانە باشانەی کە تێیان پەڕانە بۆ توانە بڵێن سفریان کردەوە زۆر سپاسی هەموو لایەکەم سپاسی ئەو بەڕێزانێکم کە هۆکار بووم بۆی کە بتوانین بەرامبەر کە عەبدوڵڵا دابنیشین ڕاستی من 4-5 مانگ لەمەوە پێش ئاواتمەوە بوو کتێبەکەی بەدەستخەم ێستا لە بەرامبەریا دانیشتمەوە بۆ من خۆشە سپاسانەکەم بۆ ئێمەی ڕەوەندی کوردی کە لانی کەم جارجار کۆبینەوە و ئەگەر دەردە دڵ بێ یاخود بە دوو بەڕێکردنی کاتێکی پەراغ بێ یا بە دوو کەوتنی ئامانجەکانمان بێ بۆ هەر بوارێک بێ ئەوە جێگەی دەستخۆشیە من بەر لە هەر شتێگەمێ ئەوە بە کە عەبدوڵڵا بڵێم کاک عەبدوڵڵا تۆ ئەرکت زۆر قورسە من بەداخەوە کتێبەکەم هێشتا نەخوێندوتەوە ئەوەی تۆ ئەکرێ شۆڕشێک بێ بەڵام شۆڕش زەمینەی ئەوێ بەداخەوە ئەوەی لە ڕابردووە کرا ئەو هەموو زەمینە سازیە بە هەدەر ڕووی باز لەوە ئەکرێ کە تاچی کوردی خاوەن ئیرادەنێ یا خاوەن سەبرنێ نا بە پێچەوانەوە تاچی کوردی مرۆڤی دڵپاکە خۆش باوەڕە تاکە کێشەی کوردی باشوور خۆش باوەڕیە چۆن وای ئەبێت جارە فێری ئەوە بکرێت تاکی کورد خۆش باوەڕ نەبێت بۆ ئەمەش نمونەم ئەوەیە کاتێکە شۆڕشەکانی کورد لەسەر خوێن و ماڵ و سامانی خەڵکی جوتیاری کورد کرا کۆمەڵێک جیابوونەوە وتیان ئەوان خیانەتکار و ئێمە شۆڕەجێر دواتر هەر قارەمانانی ئەم شۆڕشە بەشێکی جیابوونەوە وتیان کاکە تا دوێنێ ئەمان خەریکی قۆرەخکردنی دەسەڵات و خەڵکیان چەوساندۆتەوە بە حەج بیانوویەک بێ شوایان کرد ئەو قارەمانێتی و ئەو شۆڕش ینی خەڵک بێزی لە خۆی بێتەوە ینی خەڵک بەزەیی بە خۆیان بێتەوە بڵێ من شۆڕشم کرد ئەم پیاوە قارەمانانە تا دوێنێ شۆڕجێر بوون بمڕۆ بۆ خیانەتکار بوون هاتن ئەنی بەناوی فۆسوێن و بەناوی ئەوەی کە سواری ئەو شەپۆ لە ناڕزاییە بوون هەچەند لە کاتێکا کە خەڵک خۆشگوزەران بوو ئەمە بەو مانایە دیفاع لە دەسەڵات کەمیە باسی نیەکەم من باسی ڕاستیەکەم ئەوی لە دیدی خۆمەوە داوای من ئەوەیە کە لە مەرحەلەیەک لە مەرحەلەکان ئەو خەڵکە بەجێ نەهێڵی چۆن بینیمان خەڵک کاتە سەر جادە
خەڵک هاندرا بێتە سەر جادە دژی دەسەڵات بەڵام لە کاتێکا لە ناو خوێنی خۆیان ئەتلایەوە بەجێهێنرا و بێبەریان کردن بۆیە دووبارە دەستخۆشی لێ ئەەکەم هیوادارم لە باتی ئەوەی برین سا ڕێشکەی نەبنە برینێک بۆ کۆمەڵگەی کوردی هەوڵدەن کۆمەڵگەی کوردیش ئاشکەنەوە قەنەعەتیان پێ بکەن کە بەڵێ پێویستە بڕوا بە کەسێتی بکرێ کەسێتی سیاسیە شۆڕجێڕێ هەچ ناوێکی لێ ئەنێن کابڵاجان بە خێراتنی دەک من ناوم عباسا بە خێراتنی دەکەین دەستخۆشکەری لە یەکەم بۆ کتێبەکە چەند نەم خوێندوێتەوە من هەوڵدەم بە خێرایی سێ خاڵ بڵێم خاڵی یەکەمیان ئەوەیە بەڕێستان باسی نیولیبرالیزمدان کرد پێتان وایە بەڕاستی ئەم دەسەڵاتە دەزانن نیولیبرالیزم چییە و بە پلان ئەمەداناوە یاخود ئەمە زیاتر جێبەجەکردی پلانێکی ئیقلیمین ئەمانە تەنفیسکەری ئەو پلانی ئیقلیمیان کە بۆ لە ناوبردننی تاچی کورد و خێزانی کورد و لە ئەنجامدا میلەتی کورد خاڵی دووەمیان تۆ پێ دوایە بزوتنەوەیەکی تازە بە دیموکراسیەت و فشاری مەدەنی دەتوانێت جێگە بەم دەسەڵاتە گەندەڵە لەق بکا کە ئاڵقە لە گوێی وڵاتانی دراوسێ بێت یاخود دەبێت بزوتنەوەیەک بێ هەڵگری دروشمی لە ناوبردننی تا ڕەگ و ڕیشەی هەردوو بنەماڵە و دەسەڵاتەکەی ئێستا بێ خاڵی سێمیش بە تێگەیشتنی من لە ئەنجام ئەم گفتوگۆی لەسەر کتێبەکەت کرا هەواز دەکەم کتێبەکەت زیاتر بوان نووسراوێت کە دەوڵەتێک هەیە دەوڵەتێکی سربەخۆ بەڵام گەندەڵی تێدایە و حکمڕانێکی تازە بۆ لە ناوبردننی ئەو گەندەڵە بێت زیاتر لەوەی کەوا میلەتێکی چەساوی بێ وڵات دوو دەسەڵات لە ناوی بردووە و لە ئەنجامی وکوتم ئەڵقا لە گوێی بۆ وڵاتانی ئیقلیمی سوپاس دەکەم ئەو بەڕێزە کاک عەبدوڵڵا بوو جوابی ئەدەمەوە برادری قسەی کرد هەرچی هەموو شتێک بەدەست خۆتەی ناخۆر بە سپاس نازانم کاک محەممەد بوو لێ کاک کەیوان بوو کاک فەرەلای جەنابتەوە بوو بەڵێ ئەو بەڕێزە پرسیاری کردوتی ئەوە چیتان کردووە لە کوردستان ینی ئێمە چیمان کردووە لە کە عەبدوڵڵای پرسی لە منیش گوایە ئێمە چیمان کردووە خەڵکی ئۆپۆزیسیۆن ینی منە بێ ئەوە عرض بکەم بۆ کۆبنەوەکە کە ئێمە حیزب نین ینی ئێمە حیزبێکی سیاسیمان لە کوردستانە نییە ئێمە کۆمەڵە خەڵکین معارەزە بووین ئۆپۆزیسیۆن بووین خەڵکی جیاجیاین نە کاک عەبدوڵڵا حیزبی هەیە نە منیش حیزبم هەبووە بەڵام هەر کەسە لە شوێنی خۆی محاوەلی کردووە کە دەنگێ بکات و قسە بکات و یاخود پامی بگا بە کۆمەڵگاکە بۆ کاک شێخ لاهور من خۆم چوومەتە لای کاک شێخ لاهور بە شەخسی پێم وتۆ کاک شێخ لاهور ئەم ڕێگای تۆ ڕێگایەکی ڕاست نییە ڕێگای چەکداری ڕێگایەکی باش نییە ڕستمم هەیە لەگەڵ یا دانیشتوین ڕسمەکان هەیە ماوە لەگەڵ ئەوە قسەمان کردووە کە ئەم ڕێگایکە تۆ بتێ بە چەکداری حکوومەتی کوردی بڕوخێنی من لەگەڵت نیم کاتی خۆی کاگنۆشوان گەورەی کاگنۆشوان مەزنی ئەوە بوو کە خەباتی چەکداری ڕەت کردەوە خەباتی مەدەنی هێنایە ناو کوردستانەوە بە فعلی تاو کاتێک کە لە مەیدانەکە بوو کردوێتی بۆیە بە بڕای من ئەم مەوزوعە لایەکی ئەوەیە کە خەباتی چەکداری یاخود دەزانە چەک بۆ دژی حکوومەتی کوردستان کارێکی باش نییە دووەمیش ئەوەی هەندێک مۆزوع هەیە لە ناو خانەوادەکاندا ڕوون نییە یعنی ئینسان نازانێت چی گوزراوە ئێستا ئەتەم بارزانانی لە سلێمانیە لە بینی ئەتەم بارزانانی بنەماڵی بەرزانیە چی گوزراوە ئێمە نایزانین ناکرێ ئێمە لەسەر مۆزوعێکی خانەوادەی دەستکەین بە موقفی سیاسی مۆزوعی شێروانی بۆ نمونە مۆزوعێکی ڕوونە کەسێکە گیراوە و خەڵکی کوردستان لەسەر ئەو دەنجی دەرهاتوە قسەی کردووە بەڵام مەسەلەی شێروانی جیاوازە لە مەسەلەی کەسێکە لە تەمەڕودی کردو یاخود جیاوەتەوە لە بە ماڵەیەکی سیاسی دەسەڵاتداری کوردستان بۆیە ئەوەی کە هەروە جگەلەوە ئێمە کات خۆی بامان دەکرد بارنامەیەکی 6 کەسیمان دەکردووە لە کوردستان کە بڵاو بۆتەوە موقفێکی وازحی ئێمەیە کە بەیانامەکە ماوە و ئێمە وتمانە ئەمە کارێکی باش نییە کارێکی خراپە لە سلێمانیا تەقە بکرێ ماڕویجی بەکاربهێنرێ فلان بۆیە یعنی ئەوەی کە بارکردنی خەڵکی ئۆپۆزیسیۆن بۆی کە چیت کردووە لە کۆبنەوەی وا گەورەدا بەڕێی من یانی ڕەنگە تۆزێک غەدر بێ کە چونکە ئێمە حیزبمان نییە خەڵکی تاکتاکین بە جیایشمان کردو ڕەنگە لە مستەقبەلا ئینسان بتوانێت کاری پێکەوەی بکە بەرنامەیەکی هەبێ یاخود مەسەلەن کۆبیتەوە لە بەرەیەکی جیاوازە بەڵامەوەی کە بتەوێ بڵێ ئەمانە کەسیی نەکردووە من ئەوە ئەڵێم لە کۆتایی قسەکانمە دوای شکستی بستنەوەی گۆڕان ئێمە وامان لێ هاتبووکو ئەوە بووکە تۆپێک بچێشە بەناوەڕاستی معسکەرێکە هەر کەسە بەلایەکە ڕۆشتە بەڕاستی ئێستا ئەوە خەڵک وردە قسە ئاکات و یەتە ناو مەیدانەکە و قسەی خۆی کات و ئێوێ جارێککە کۆبێتەوە بۆی کە معارەزە بەهێز بێتەوە سپاسانەکە پرسیارەکەی من ئەوەیە مەسعود محەممەد دەڵێ کورد لە دەروی مێژووە ئەم پرسیارە بۆ سەرچاوەگرێ ئایا کورد بۆ ئیسفادە لە مێژوی خۆی ناکە بۆ هەر لە سەردەمی عوسمانیەکانە و لە سەردەمی عەباسیەکانە و کورد بەکارهاتووە کورد بۆ دایم قوڕێکی حازر بووە هەر کەسێک هاتووە ئەو شتەی لێ دروست کردو کە خۆی وستیوەتی ئەبێن ئۆپۆزیسیۆنێکی پلاستیکیەت بە ئارەزووی خۆی تاکەکان قڕمی شەکات و بە ئارەزوی خۆی بەکاریان هێنێ لە کۆتاییشە
لە خۆڵەمێشێکەوە دروستیانەکات و یان کاتەوە بە خۆڵەمێشێکی تر جا پرسیارەکەی من ئەوەیە بەڕاستی یعنی ئێمە بۆ ئیسفادە ناکەین لە مێژوی خۆمان بۆ ئیسفادە لە دوێنێمان ناکەین لە ڕابردوومان ناکەین بۆ جارێکتر ناتوانین دروست بینەوە ئایا سەرچاوی کێشەکانمان چییە؟ زۆر کاکە ئەمبلاژیان بەخێر سپاس بۆم ڕێکخراوە بۆم چوارچێوەیە کەمەوەی لێرە کۆ کردو دەمجارێ دیارە کتێبە باسی هیواکە باسیوەکە ئەبێ خودناسی بی و ئەوێ تۆ ئازاد بی نیشتیمانی ئازاد بەبێ ئازادبوونی تاکان نیشتیمانە ئازادی نییە ئێستا نیشتیمانی کوردستان ئازادە بەڵام نوێی تاکان ئازادن هەموو ڕامان کردووە کە ڕامان کردو بۆ ئێرە بە ئازادی ئەژین و لە تەرکردن نەتەوە نیشتیمانەکەمان قسە نەکەن دیسان مادوان نەخۆشین من بێ باسی کلیدی چارەسەری کێشەکان بکەم پێم وایە تاراوگە هەمیشە و هەموو کات پایشی بەهێزە بۆ گەلانی ژێدەستە و نەتەوەی ژێدەستە ئێمە لێرەوە دەبێت یەکگرین کێشێک لێرەدا هەموو ڕێکخراوەکە هەموو کەساتێکان قسەیان لەگەڵ یەکتری نیە لەگەڵی ڕێ ناکۆن نزگەی 9 میلیۆن کورد هەیە لێرە تازە بە تازە دوێنە پێرە لە ڕوودا و باتی ناشینەکانی کورد دەکەن چۆن شتی وابێ بابە 9 میلیۆن کوردێ بە هەزاران کۆمپانیامان بە هەزاران کوڕی جوانمان هەیە چی جوانمان هەیە لە ناو زانکۆکانە ناو خەستخانەکان کارەکەن ناکرێت کۆمەڵێک کەس دە 12 کەسێک شتی ناشینان کردێتەوە باسی ئەو دە 12 کوێ باسی ئەو 16 نەکەی کە هەمووی خەریکی داهات و کۆمپانیا و نانۆی پارە بۆ کوردستان و ئێستا بەش بە حاڵی خۆ من لیفلێتێکم دروستوە 5,000 دانێ 5,000 دانێ باسی ئەوم کردووە بە کوردی لە شانزەوە هەتا ئێستا 1970 تا ئێستا کو چی بەسەرا لەسەر دەستی بەریتانە چی بەسەراتوە ئەم هەموو خێرەبەری براوە ئەم هەموو دیاتی داژیکەوە ئەم هەموو نەوتەی براوە کردووە بە ئینگلیزی خەریکی کوردستانی کردووە ناوی بێڵکە و ئەندازیاری ئەو دابشکاریە کردووە لیفلێت و 5,000 بە تەمام بڵاوی کۆن بە هەموو بەریتانیا بەو چاوەکە سەری پاکستانیەکان یا پۆڵەنیەکە چای سەری من نەکەن چونکە تۆ وڵاتێکی من پاچە پاچێکدەوەی بە سالبچکە سێرمەکەی من هاتووم غەسل و دەلاخاناکەم و تۆ هاتووی کوردستانی داژیکە بۆ چا سەری من نەکەی شتیوا چۆنە بێت 5,000 لیفلێتم کردووە بە تەمام بڵاوی کە بۆم جا لێرە کۆتای قسەکەم لەوایە ئێمە هەموو شتێکە زانین کلیلی چارەسەر چۆن یەک بگرین چۆن بەیەکەوە بین چۆن بەریتانیا بکەین بە پایشی بەهێز بۆ ئەو گەلەی کە داگیر کراوە کاکە هەندەکان بە ڤێتنام چۆچی بە ئەمریکادا بەڵام لە ئاخریا ڕەوەندەکەی ڕزیاری کرد گرنگە لێرەوە هەمووان یەکدەنگ و یەکرەنگ بین بەس ئێمە مشکلەکە بە قسە ئەکەین وەکو کە عەبدوڵڵا دەمێ ڕاتووە ماڵەوە ئێمە ناوەندێکی ڕۆشنبیری سەنتەریمان داناون لە شاری لیدت یەکەم جارە لە تارەوگە لە ئەمریکا لە هەشت وێنەی ئەم دنیادا مڵکی ڕۆشنبیری نییە مزگەوتمان هەیە بە سەنتەری ڕۆشنبیریمان هەیە مڵک بێ ئێمە دامان ناوە ئەوە 2 دانە ساڵە پارێکمان بۆ کۆ نابێتەوە باشە دوێنەکە برادران کۆ بن خەریکە تێگەچین لەگەڵ معقولە 2 دانە ساڵە پارێک ڕەوەندی سەنتەری ڕۆشنبیریمان بۆ دانانرێت چۆن شتی وابێ یەکبوونمان یەکدەنگمان نیە بۆی هیوادارم لێرە بتوانین لە کۆبوونەوەیشکە باسی بکەین کۆمەڵە کەساتی کۆکەینەوە تا بێکەوە بتوانین تیمێ لە ناو خۆمان سەرکردەی هەڵبژێت کاکە گەلی کورد کێشەی سەرکردەی هەیە بۆ گەلی نەتەوە سەرکردە نەبێت ناڕوا بەڕێوە لە گەلی کورد بە ئەخلاقتە نییە ئەوە دەسەڵاتە بێ ئەخلاقە باوەڕێزم هەیە ئەو کاتتان باش هیوادارم باش بن بەخێر بێت کاک عەبدوڵڵا من کەسێکی بڵێن خەڵکی ڕۆژهەڵاتم سیاسێکی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانم هەڵبەتی جیاوازیەکمان نییە بەڵام کاتێک کە من سەیری باشووری کوردستانەکەم چەند موچاوی جوانە بینم یەکێک لەوانە کاک عەبدوڵڵا مەلانووریەکیان ئەحمەد میرەیەکیان عەلی حەمەد ساڵح ئەو کەسانێکی زۆر پاک و بێگەردن خەریکن کارەکەن بۆ ئەوەی کە کۆمەڵگە ڕوونکەنەوە کۆمەڵگە پێویستی بە ڕووناکبیرە ڕۆشنبیرە ڕووناکبیر کاریگەری لەسەر کۆمەڵگە دانێەوە کۆمەڵگە بەگشتی هاوکات لەگەڵ ڕۆشنبیرەکانی کاریگەری لەسەر حکوومەت دانن حکوومەتی هاوتەری کاریگەری دانێن سەر کۆمەڵگە ئەوە سیستمە ئەوەی کە پێڵن سیستمە ئەوە سیستمە کە ئەبێت کۆمەڵگە پەروەردە بکات پەروەردەیەکی باش بکات لەگەڵەوەیە کە ڕۆشنبیرەکە ئەبێ کار بکات لەسەرەوە بابێ مەسەرەوەی کە لە ساڵی 2023 کە حکوومەتی سەدام ڕووخاو مامزەلال هاتە سەرکار باشووری کوردستان کاریگەری باشی لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان دانا بە بۆنی ئەو جم و جوڵە و هەستی نیشتمان پەروەریە کە لە باشووری کوردستان و سەری هەڵدا و ڕۆژهەڵاتی کوردستانش کاریگەری لەسەردانا بەڵام لە ئیستەیە کاریگەریەکی دیکە خەریکە لە باشووری کوردستانەوە سەرەڵەیە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ئیسلامی سیاسی ئەوە کە باس لێکەریش کەم لە هاوڕێیان باسی ئیسلامی سیاسیان نەکرا و ئیسلامی سیاسیە و ئەومان ڕەنگە هەمووی زۆربەی و کەسانی کە لێرە بن باوەڕمەند بین بەڵام ئەو جۆرە لە ئیسلامی سیاسیە دژی کوردە ئەوەی کە وەکو باسی لێکرد کاک عەبدوڵڵا لە قوتووە بۆمان هاتووە پەکێجەکە لەلایەن داگیرکەرانەوە لە قەتەر و تورکیا و ئێران و بۆمان هاتووە تەحویلی ئێمەی کوردراوە ئێمەی کورد پێمان وایە کە ئەگەر موسڵمان بین باوەڕمەند بین ئەبێ دژی کورد بین دژی کوردستان بین ینی پێیان وایە هەتاکو زیاتر دژی کوردستان بن ئەوە موسڵمانترن لە ئەو بیر و باوەڕە هەیە بەداخەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانی سەری هەڵدا و ئەوە قەیرانێکی یەکجار گەورەیە بابەتێکی دیکە باسی سیستمتان کرد لە ڕاستیدا سیستم کاتێک چارەسەر ئەبێت کە
گۆڕانکاری تیا دروست ببێت لە باشووری کوردستان دوودانە بنەماڵە لەسەر دەسەڵات نامەژەتان پێدا ئەو دوو بنەماڵە خەڵک ینی گەشتونەتە ئەو قەنەعەتی ئەوە بۆتە بەشێک لە مێنتالیتیان کە هەر ئەوان ئەبێ ببنەوەی هەر ئەوان ئەبن بەڵام لە کاتێکە ئەگەر لەناو بڵێن هەرێمی کوردستانە وڵاتێکە ئەگەر هەر 4 ساڵ جارێک گۆڕانکاری دروست نەبوو چاکسازی دروست نابێت لەناو ئەو کۆمەڵگەیە بۆیە باشووری کوردستانی پێویستی بەوەیە کە سیستمی 4 ساڵە ینی ئەوە نەبێت کە ئەو دوو بنەماڵە بن 4 ساڵی دیکە دووبارە دەنگ بێنەوە هەر هەمان دوو بنەماڵە بنە بە بڕوای من باشووری کوردستان پێویستی بەوەیە کە گۆڕانکاری ڕیشەیی تیا دروست ببێت ئیتر دوای ئەوە کە 4 ساڵ دوای ئەوە هەڵبژاردن کرا دموچا و گەلێکی دیکە بێتە سەرکار حیزبێکی دیکە بێتە سەرکار حیزبێک کە پرۆژە و بەرنامەی هەیە من زیاتر قسە ناکەم دەست و چاوتان خۆش بێ و خۆشحاڵم بەدیدنتان ڕسوڵم بە خێراتنی کە عەبدوڵڵا و هاوڵانی دەکەم و هەموو برادرانش جێگەی دەستخۆشیە کە عەبدوڵڵا کەسێکی ناسرا و ڕابردووشی شایەتی ئەوە دەدات کەسێکی چۆن بووە ئەو برادرانی دو توخواگە کەمێک ئارامی هۆڵەکە پارێزش پاسان دەکەین دەکان زۆر دێتە لای لێرە حال نابێت دەستخۆشی دووبارە و سێوارە و خۆشحاڵم بەوەی کە خۆڕسکێک و کەمێک لە برادران دەبینم ئەوەی کە تامی 2009 سەرەتای دروستبوونی بزوتنەوەی گۆڕان بۆیە بەخێراتنی هەموو برادران دەکەم و ئەو بەخێراتنە گەرمی کاک عەبدوڵڵا لە نزیکەوە زۆر خۆشحاڵم دەکات چاو ماچەکەم ئەوەی کە دەمێ بیڵێم کتێبەکەم نەخوێندەوە تا ئێستا ینی زۆر وا حەز دەکەم ئێستا پێگەیشتووە کۆتا زۆر لە پرسیارەکان وەڵام درانەوە و زۆر پرسیارکران ئەوەی کە پوختەی پرسیارە لای منەوە تا ئێستا معارزەیەک دروستە لە کوردستاندا هەیە کە عەبدوڵڵا بۆ تا ئێستا یەکێکیانی پەسەند نەکردووە یاخود بۆچی تا ئێستا بڵێم هاوکارێک بەلایانی ئۆپۆزیسیۆنێکیەوە نەمان بینیوە بۆی خۆی یەکلای بکاتەوە هەر لەبەر ئەو پرۆژە و ئەو ڕێکخراوەیە کە بۆ خۆی ئێستا خەریکیەتی بە سوکە پرسیارێکی دیکەش بکەم کە دەڵێ تۆ بڵێ کە عەبدوڵڵاش هەوڵی پێگە و یان بۆ نمونە کورسی بەرزتر نەدات بۆ ئەوەی کە ئەو ڕێکخراوەی کە بۆ خۆی بەتەمایەتی هەوڵی شەدەم تەنها وەڵامی ئەو بابەتانە بدەمەوە کە لە کتێبەکە وەڵام نەدراوەتەوە مەسەلەن کاک نەوەر لە ڕوانگەی مەسعود محەممەدەوە باسی ئەوەی کرد بۆ کورد لە مێژوانیە من بە قوڵی لە ڕوانگەی هیگڵەوە وەڵام داوەتەوە بۆیە وەڵامەکەی تایە وەڵام نادەمەوە باشە مەسەلەن کاک عەباس هەندێ پرسیاری کرد هەر وڵامی پرسیارەکان لە کتێبەکەیە ینی بەداوای لێبوردنەوە حەزەکەم بەس بەخوا لەبەر خۆتانە گەنا حەزەکەم من بۆ خۆم ماندوو نابم تا سەعات 3 شەو قسە بکەین بەس هەست بە نەوعێک احراجیەکەم کە ئێوە بۆ ماندووبوونەوە بەداوای لێبوردنەوە وەڵامی کتێبەکە لە وەڵامەکە لە کتێبەکە هەیە کاک هیوا قسەی کرد سەرنجی هەبوو کاک ڕزگار سەرنجی هەبوو کاک کۆژین باسی کاک شێروانی کرد بەردەوام بن تکایە کارێکی باشتان گرۆستان خۆش بێ بەڵام لێمە پرسی ئەم بابەتەم پێ گرنگە بێ وڵامی بدەمەوە لێمە پرسی بۆ ڕێکخراوەکان بەیەکەونین منیش هەڵێم بۆ پێکەوەنین من لەو دوورەوە لێت ناشارمەوە کۆڵێک خەفەتم خوارد زۆر قسەشەیە هەر لە هەناوی خۆمان ناشتم من ئەگەر نا پڕی دڵمە لە قسە لە ماوەی ئەم مانگی ڕابردووە هیوادارم یەک بگرن باشە معارەزە و دەسەڵات لە هەرێمی کوردستان کێشەی پارە و پۆست و پەرلەمانیانەیە و کێشەی چیتان هەیە باشە هیچ دەستکەوتێکی تیانیەمە ئێوەیکەن جگە لە ماندووبوون بۆ پێکەوەنین وەڵی من نازانم بۆ پێکەوەنین هیچ حکمتێک لەم لەوانەیە کە ئێوە پەرتەوازە بن بۆیە بۆ خاتری خوا پێکەوە بن هەر ئەوەندەم هەیە بێڵم مەشخەڵی ژیانەوەش هاوکارە بۆ پێکەوە بوونتان ئەمەوێ بابەتێکی تریش ئیزافە بکەم بۆ مەسەلەی پێکەوە بوون من و کاک ئارازی بەڕێز دوو مرۆڤین دوو بوونەوەرین
کەی من و ئەم پیاوە بەڕێزە ئەبین بە کۆمەڵگا ئەو کاتەی پەیوەندیمان هەبێ پەیوەندی لە بینی ئەم دوو کەسە ئەمان کا بە کەرەسەی دروستبوونی کۆمەڵگا پەیوەندی بەمانای لە تەنیشتبوونی یەک نایە بەمانای ئەوەی پەیوەندەکەی ئێمە کردداری تیاابێ جوڵەی تیاابێ جوڵەی کاگاراز و من و چەند برادێکی ترم کۆڕی دروست کرد کۆمەڵگەی دروست کرد کەواتە پێکەوە بوونە کۆمەڵگە بوون دروستەکە کەواتە پێکەوە بوون گۆڕانکاری لە پێکەوە بوونی من و کاک ئاراسە گۆڕانکاری لە پەیوەندی من و ئێوە یەکسانە بە گۆڕانکاری لە کۆمەڵگە واتە یەکسانە بە ئەکتیڤبوون و چالاکبوونی کۆمەڵگە بەرەو پێشچوونی کۆمەڵگە بڕۆن لە ڕوانگەی کۆمەڵاسیوە پێناسە و کرۆکی کۆمەڵگە بخوێنەوە بۆیە بۆ خاتری خوا پێکەوە بن ئێوە مەسلحەتێکتان نییە پێکەوە بوونتان هێزە پەرتەوازەیتان لاوازیە پێکەوە بوونتان نابێتە مای ئەوەی کە پارەیەک هەبێ بێکێک بیخواویت من ئەوەی تێگەیشتوم ئێوە بەس پارە خەرجەکەن ئەوەی تێگەیشتم بەس ڕەنج خەرجەکەن ئێ خێرە پێکەوە نین ئەس پێکەوە یانی تکایە پێکەوە بن بۆ ئەوەی میلەتە چاوتان لێ بکە برادرانی بەڕێز ئەوە کاکۆژین ئەوە سەبا کاک جەمال باسی لە کتێبەکە باسی کەرامەت و ئەوانە کراوە بە وردی باس کراوە باسی ماف کراوە ئۆپۆزیسیۆن بۆ شکستی هێناوە وەڵام دراوەتەوە وەڵامی دراوەتەوە بە وردی بۆ باسی خێڵکێتی گر بۆ حیزبەکانە 2025 پەنا بۆ خێڵە بنەوە و وەڵام دراوەتەوە کاک فەرهاد باسی ئەوی کرد مەشخەڵی ژیانەوە ببێ بە پرۆژەیەک خەریکین بەڵام مەشخەڵی ژیانەوە نابێ بە پرۆژەیەک ئەگەر ئێوە مانای پێ نەدەن ماناپێدانیش بریتی نییە تەنها لە ئامادەبوونتان لەم کۆڕە بریتە لەوەی کە ڕۆیشتنەوە کاری بۆ بکەن و کاری پێ بکەن لە کتێبەکان نووسراوە ئەرکی سەرشانی هەرێکە لە ئێمە چییە تکایە ئەرکی سەرشانتان جێبەجێ بکەن کەس بۆ من نیکا بۆ ئایندەی مناڵەکانمان بیکەین بۆ نیشتیمانەکەمان با بیکەین کاگاسۆ باسیەوەی کرد کەسێتی باش دروستکەن هەر خەریکی دروستکردنی کەسێتی باشین بەڕاستی ئەگەرەک و هەر هەنگاوێک لە چوون بەسەرەوە لە پەیژەیەکەوە دەست پێکا پەیژەیەک 2 3 4 کتێبەکە کار لەسەرەوەکە و هیوادارم بتوانین ئەو ڕێچکەیە لە خۆمان ئاڵۆز نەکەین و بەرەو پێشەوە بڕێن ئەرکێکی بەڕاستی خەریکی ئەرکێکی قورسین کابرادەری کوتی بەڕاستی خەریکی ئەرکێکی قورسین بەڕاستی قورسی کاتێکە بە تەنیاین بەڕاستی شکست لە هەناوی تەنیابوونمانایە سەرکەوتن لە هەناوی پێکەوە بوونمانایە هەر کاتێکە ئەو خەڵکە ئێمەی بە تەنیا بەجێهێشتەوە خەڵاتمانەکەن بە شکست دوایی پێشمان دەڵێن شکست خواردو بەبەیان وەرن پشتیوانمان من بۆی سەرکەوتوو بین وەرن دەستمان بگرن هاوکارمان بن بمان پارێزن ڕێگەمان پیشان بدەن بۆ ئەوی سەرکەوتوو بین کتێبەکەش نەخشە ڕێگایەکە بە شانازی وەیشیڵێم لە باشووری کوردستانە وەکو پرۆژەی سیاسی ئێڵێم وەکو پرۆژەی سیاسی تاکە کتێبە وەکو مانیفێستۆ نووسرابێت لە باشووری کوردستان باسەکەم مەسەڵەن کە کتێبی مرۆڤ و دەوروبەری مەسعود محەممەد دەخوێنیتەوە فەلسەفەیە بەس پرۆژەیەکی سیاسی نییە بۆ هینێکی دیاری کراوە بەس مەشخەڵی ژیانەوە پرۆژەیە باسی زۆر شتمان کردمێنەوە سەر یەک خەڵکە بن پێم وایە لە هەناوی ئەو پرسیارەیە کە کاک ڕەسوڵ کردی کاک ڕەسوڵ ئەڵێ هەوڵی کورسی نادەیت تۆ خەریکی ئەوەی وەڵڵی ئام خولی ڕابردووە ئام خولای کە ئێستا خەڵبوو بە پەرلەمانتار منیش هەمتوانی لیستێ دروستکەم بووم بە پەرلەمانتاری عێراق بۆ ئاگاداریتان هەر پەرلەمانتارێ 16 حیمایی هەیە پارەیەکی زۆر خەیاڵی ئەو گەندەڵی لە پەرلەمانی عێراقی لە کوردستانە هەر نییە پارەم توانی ببم بە دیسانەوە بم بە پەرلەمانتاری کوردستان ینی ئاسانترین شت بۆ خەڵکی وەکو من گەیشتنە بە بەرپرسیارەتی خۆشتان نەیزانن بۆیە نەوەڵا قوربان پێم وایە کە دەردی ئێمە زۆر گرانترە ئەرکی ئێمە لەبەرەوەی لە دەردەکە تێگەیشتوین قورسرە و بۆچی من لەگەڵ حیزبێکی معارەزانیم ئەمە وەڵامێکی گرنگە بێ بیزانن وەڵا لەبەر یەک هۆکاری گەورە کە لە کتێبەکە وەڵام دراوەتەوە لەبەرەوەی پارتیوێکێتی دەست بۆ خێڵە بن معارەزە خەریکی خەڵکێتیە بەرپرسەکانی دەسەڵات ڕۆم بۆ کەعبە و خەریکی بە ناوی عامرەوە خەریکی خەڵخەڵەتاندنی خەڵکن ئەوانەی معارەزەش هەر خەریکی ئەوەن
یەکێتی و پارتی حیزبەکانیان هی بنەماڵەیە معارەزەشی بنەماڵەیە باشە سەرچاوی داهات یەکێتی و پارتی ناڕوونە وەڵایی سەرجە معارەزە بە تازەترینیانەوە ناڕوونە بۆ درۆتان لەگەڵا بکەم باشە یەکێتی و پارتی قوت لە وڵاتانی یەقلیمی وەرەگرن هەموو هێزی معارەزەش بەسەر هەردوو جەمسەری ئێران و تورکیا دابەش بوون بەڕێزان ئێوە ناڵێن هێزێکی سیاسی دروستکەین کە جیاواز بێ هێزی سیاسی بۆ ئەوەی جیاواز بێ ئەبێ ساختەچێتی بە ناوی دین و کەعبەوە نەکە ئەو کتێباڵێ مەیکە منیش نەم کردووە ئەمە بۆ خراپە بەڕێزان ئەمە سەرکێشیە بن ئەزانم ێستا قسەیەکی ترتان بۆکەم ئێوە ناتانوێ ناڵێن حیزبی کوردی خراپە لەبەرەوەی پشت بە ئێران تورکیا بەسێ ئێوە کتێبەڵێ پشتی پێمە بەسن معارەزە شەر پشتی پێ بەسێ 10 ساڵی شەر پشتی پێ بەسێ ئێوە ناڵێن کاکە گۆڕان بۆ وێران بوو ئیدعای دیموکراسی لە دەرەوە کرد لە ناو خۆیان دیموکراسی نەبوو ئیدعای برادەرەکان لێرە گۆڕان و خۆشم گۆڕانم هەچی عیبەکانی شێ خۆتان نێزان با باسی نەکەم باشە بۆیە برایانی بەڕێزم ئەتانەوێ گۆڕانکاری بکرێت ئەو کتێبە پێویستی بە گۆڕانکاریە ئەم خاڵە گرنگە باسیکەم ئەو کتێبەم نووسی بوو بە ڕێزێک خوێندیەوە لە شارێکەوە تەلەفۆنی بۆ کردم وتی وەڵا هەبڵای مناوی کتێبەکەم خوێندەوە کتێبێکی زۆر چاکە بەس یەک سەرنجم هەیە وتم چییە وتی باسی نیولیبرالیزم و کردووە نیولیبرالیزم هەموو دنیاکە بە دۆژمنمان چۆنە بێشتیوە ئەبواە بە دیبلۆماسی باسیکەی وتم وەڵا ڕاستەکەی بەس بە پرسیارێکی ترەکەم وتم دیبلۆماسیەکە ڕاستەکەی ئەوروپا و ئەمریکا و ڕۆژاواکە بە دۆژمنمان ئەیوتم باسی خێڵم کردووە هەست ناگەی هەرچی خێڵ سەرۆک خێڵی ساختەکی خۆفرۆشە بێ بە دژمنمان وتی بەرەوەڵە ئەیوتم هەست ناکەی هەرچی مەلای سەر بە دەسەڵات و وڵاتانی داگیرکەرە بێ بە دۆژمنماوتی بەرەوەڵە ئەیوتم هەست ناکەی معارەزەشە بێ بە دۆژمنمان و ڕۆشنبیری خۆفرۆشە بێ بە دۆژمنی بەرەوەڵە ئەیوتم هەست ناکەی دەسەڵاتیشە بێ بە دۆژمنمان هەمووتی بەرەوەڵە ئەیوتم کوڕی باش لەبەر خاتی ئەمریکانی و لیبرالیزم لابم و لەبەر سەرۆک خێڵ باسی خێڵ نەکەم و لەبەر دینداری درۆزن باسی دین نەکەم و ئەیتر بۆ نەیکەتی و پارتی نەبین ئەی بۆچی باشی درچی ئێوە ناڵێن شتێکی جیاواز بکەن برایانی بەڕێزم لێرە خاڵێک گرنگە پێتانی بڵێم زوهێر مەمدانی کە کاندید بوو بۆ ئەو پۆستەی کە وەریگرت بڕیاریدا سۆسیالیستێک بێ ئیسلامێک بێ دژی ئەو سیستمە بێ ڕازگۆ بوو ڕاشکاو بوو ترامپ دژی بوو ئیسرائیل دژی بوو ئیلۆن ماسک و دەیان سەرمایهداری گەورە دژی بوو لە ناو دڵی نیویۆرکە کە دڵی سیستمی سەرمایهداری و نیولیبرالیزمە بەس سادق و ڕازگۆ بوو لەگەڵ پەیامەکەی خۆی سەرکەوت توانی بەسەر هەموو ئەم هێزە گزە بەلاحانەی جیهانە هێزی چەک هێزی پارە هێزی لۆبی ئەو لۆبیە گەورەی کە لەو هینایی شەکە سەرکەوت لەبەر ئەوەی بە ئێوە پشتیوانی ئێمە بن بۆ ئەوی خێڵ تێپەڕێنین ئەتانەوێت دادپەروەری بێ ئەبێ من ئازایانە بڵێم نابۆ نیولیبرالیزم ئەبێ ئێوە پشتیوانمان بن ئەتانەوێت ڕوبەڕووی دینداری ساختەکی بنەوە ئەوە ئێمە ڕوبەڕوو بینێتەوە وەرن پشتیوانمان من بار ڕوبەڕوویان ببینەوە لە نیویۆرکە زوهێر مەمدانی موسڵمان تەنها بەدەنگی موسڵمانەکان نەبوو 1 ملیۆن جوولەکە لە نیویۆرکە لە دوای ئیسرائیل زۆرترین جوولەکە لە نیویۆرکە لە هەر 3 گەنجی جوولەکە 2 گەنج دەنگیانداوە بە زوهێر مەمدانی چونکە ڕازگۆیانە وتی من دادپەروەریە هێنە باشە بۆیە بەڕێزان دەستمان پێ کردووە خوێنی خۆمانمان کردووە کاسە بە قورئانەکەی مەلانووری باوکم تێگەی چێڵێم وەرن پشتیوانمان بن واللهی برا خوشک و برایانی بەڕێز واللهی بە دوای ئاسوودەیی ژیانی خۆمانە بگەڕین بە قورئان زۆر ئاسانە زۆر بەسیتە خۆشتانی زانن ملی خۆمان لە چەقۆ ئەسوین پێویستمان بە پشتیوانی ئێوەیە پشتیوانی داراییتان پشتیوانی دیبلۆماسیتان پشتیوانی جەماوەریتان واللهی ئەم گروپە بەڕێزە خەڵکە لێرێ ئێستا قۆڵی لێ هەڵماڵن بەیانی قۆڵی لێ هەڵماڵن ئەتوانن ببن بزوێنەری هەموو ڕەوەندی کوردی لە ناو بریتانیا و لە هەموو ئەوروپاشە دەی فەرموو بیکەن دەی دەست پێ بکەن دەی دەست پێکەن کاکە ئەگەر ئێمە غەڵەتیشمان کرد کاکی گیانەتوانن بە چەقەنەیەک بمان خەنە ئەولاوە قسەم زۆر کرد قسەی تریشم زۆر پێیە بەڵام بە کاتان نەگرم
هەرەوەندە و تکایە کتێبەکە بخوێن. ئەمڕۆ من سپاسی تایبەتی ئەندامانی ئەنجومەنی باڵای ڕێکخراوی ڕۆشنبیران بکەم کە بەردەوام لە خزمەتکردنان و ئێستاش لە ئامادەکاریین بۆ چەند کۆڕ و سمینارێکی کە لە هاتنی چەند سەرۆکی حیزبێک بۆ ئێرە و ئامادەکاریمان کردووە 3 ئەندام پەرلەمانی کار ئەندام پەرلەمانن دەریش چوون دێن بۆ ئێرە و سەردانەکەن بەم شێوەیە گفتوگۆ لەگەڵ ڕەوەندی کوردیا ساز دەکەن و دەشمەوێت لێرە و سپاسی کاک عەبدوڵڵا بکەم کە مانگی 7 بوو من ڕۆشتمەوە بینیم و لە نزیکەوە کتێبەکەی خۆی بدام و قسەمان کرد پێکەوە و بڕیاریەوەمان ناکە بین لێرە کۆڕ بکەین خزمەت بکەین و دەشمەوێت لێرەوە سپاسی تایبەتی بەڕێزان ئەو ڕێکخراوانە بکەم کە پشتیوانی خۆیان دەربڕیوە ڕێکخراوی ڕێگەی ئازادی ڕێکخراوی داکۆ کۆمەڵی لە ڕێکخراوەکانی کە ڕێکخراوی ماڵی کوردان لە لیدز هەموو ئەو ڕێکخراوانەی کە بەڕاستی پشتیوانی خۆیان دەربڕیوە ئێمە بەڕاستی نامانەوێ ببینە شتێک کە بڵێن ئەم ئیشە هەر ئێمە کردومانە بەڵێ ئیشە ڕاستە ئێمە کردومانە و هاوکار و بۆ خزمەتێک بۆ ڕەوەندی کوردی بەڵام دەخوازین ڕێکخراوەکان سەرجەمیان لەگەڵمان نابن چونکە بەڕاستی ئەمە تەنها یەکەم کۆڕ و کۆتا کۆڕ نییە و دڵنیاتانەکەم ماوەیەکی کە چەندین کۆڕی کە دەبیستن و دەبینن و ئێستش حالیەن کۆڕێکم ئامادە کردووە لەسەر بۆ یەکێک لە سەرکردە حیزبیەکان کە سەرۆکی یەکێک لە حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵاتە گەر هەڵە نەبم کۆڕێک لەسەر سەربەخۆیی و دەوڵەت و نەتەوەی داهاتوو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ بەڕێز ئاشتیاکۆ پورکەریم سەرۆکی بزوتنەوەی سربەخۆخوازانی کوردستان کە ئەمە سیسی لە بابەتێکە کە لە داهاتوە ئێمە دەتوانین ئیشی گەورەتری لەسەرکەین بۆیە سپاسی ئێوەی خۆشەویستەکەم سپاسی کاک عەبدوڵڵا ئەەکەم و داواشتان لێ یەکەم ئەو کتێبانە هاتوون ئەو کتێبانە گرنگە بەڕاستی لە هەر ماڵێکا هەبێ بۆ خوێندنەوە بۆ هەر بابەتێکی کە بێت کە تۆ خوێنتەوە بێ بە هاوڕێکەی خۆ دەمە زۆر گرنگە من ڕێگەم بە خۆم نایەوە کتێبەکان لە ماڵەوە سجنکەم مانگانە ژێمە 1000 بۆ 2000 کتێبمان بۆ دێ و بەردەوام تەوزیع یەکەین دەستان خۆش بێت سپاس بۆ ئامادەبوونتان و داوا لە کاگاراز بڵبازەکە مەگەل لێرەانە خوێنیان کوردستانە و خوێنیان خزمەتکردن بە نیشتیمانی تایە نەک خیانەت و نەک وڵات فرۆشتن و کەرکووک فرۆشتن و با بڵێم هەچ کەسێکیان بێ کە فرۆشتی بێتیان و ئێستاش هەرما و هەر هەیە بەڕاستی بەداخەوە بۆیە سپاسی ئامادەبووی ئێوە ئەەکەم و ئەو تاجی ڕێز و شکۆی نیشتیمانیە کە پێشکەش بە کاک عەبدوڵڵا ئەکرێ سپاسیەکەین هەمیشە بەردەوام بێ و ئێمەش لە پشتین و سپاس بۆ کاک بابەکر دڕەیی و کاک هیوا و هەموو ئەو برا بەڕێزانە کە پشتیوانی ئەم چالاکیانن و ئەکرێ لەو ماوەی کاک عەبدوڵڵا ئەمێنێتەوە کۆمەڵێک چالاکی نوێی کەشدا بنین لە سایت و لە پەیجەکانی خۆمانە لەگەڵ چەند ڕێکخراوێکی کەیە لەگەڵمانابن بەردەوام لە خزمەتتانین دواتریش تکایە بۆ